سڵاتان لەبێت لە شوێنێکن لە بەرنامەی پاشیو لە کوردستان 24ەوە لەگەڵتانی ئەم شەویش چەند تەور و بابەتێکمان هەیە لە بابەتی ئاینی و تەندروستی بەر لەوەی بچینە لای میوان و تەوەری یەکەمی پاشیو باس لەواکەین کە چەند ڕۆژێکی دیکە موسڵمانانی کوردستان و جیهان پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن خۆیان ئامادە دەکەن بەڵام بۆ ئاوارەکان جیاوازە چونکە ئەوان وەک پێویست توانای خۆ ئامادەکردنیان نییە و داوای هاوکاری لە ڕێکخراوە جیهانیەکان و حکوومەتی عێراقی دەکەن لەم جەژن. چەند ڕۆژێکی دیکە موسڵمانانی کوردستان و جیهان پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و خۆیان ئامادە دەکەن. بەڵام بۆ ئاوارەکان جیاوازە چونکە ئەوان وەکو پێویست توانای خۆ ئامادەکردنیان نییە و داوای هاوکاری لە ڕێکخراوە جیهانیەکان و حکوومەتی عێراق دەکەن لەم جەژنە. بۆ ئاوارەکان جەژن مانایەکی دیکەی هەیە لە کاتێکدا کە چەند ڕۆژێکی ماوە بۆ جەژن بەڵام ئەوان نەوەک پێویست دەتوانن پێشوازی لە جەژن بکەنە و نە ئامادەکاریشیان وەک خەڵکی ئاساییە. حاجی محەممەد 2 ساڵە لە کەمپی حەسەن شامە و 5 ساڵیشە ئاوارەیە ئەو دەڵێت ڕاستە لێرە جەژن نییە بەڵام سوپاسی سەرۆک بارزانی دەکەین کە ئاستایشی بۆ دابین کردوین. ئەو یەکێک بووە لە دەوڵەمەندەکانی شاری مووسڵ بەڵام ئێستا تەنانەت ناتوانێت وەکو پێویست ئامادەکاری بۆ جەژن بکات. لێرە جەژن نییە بەڵام ئاسوودەین چونکە هەموو شتێکیان بۆ دابین کردوین. سوپاس بۆ سەرۆک بارزانی کە ئاگای لێمانە. من داوا لە حکوومەتی عێراق ناکەم چونکە ئەوان ئێمە بە هاوڵاتی خۆیان نازانن. من 2 ساڵە لێرەم جەژنم نەکردووە. ئەحمەد یەکێکی دیکەیە لەو پەنابەرانەی کە لە ناو کەمپەوە پێشوازی لە جەژنی ڕەمەزان دەکات. دەڵێت ڕاست ئێمە ناتوانین وەک پێش هاتنی داعش ئامادەکاری بکەین و لە ناوچەکانی خۆمان دوورین بەڵام جەژن بۆ ئێمە و ڕۆژەیە کە بگەڕێینەوە ناوچەکانی خۆمان. جەژن بۆ ئێمە ئەو ڕۆژەیە کە بگەڕێن و ناوچەکانی خۆمان. لێرە جەژن نییە بارودۆخمان خراپە. داوا دەکەین سەرۆک بارزانی و حکوومەتی عێراق بێن بەهانامانەوە. پارەمان پێ نییە ئیشمان نییە چۆن جەژن بکەین. لە کەمپێکی وەک حەسەن شام تەنها چەند دوکانێکی بچووکی لێیە کە نوقڵ و شیرینی لێ بکڕن لەگەڵ سەرتاشێک کە پیاوەکان بەر لە جەژن وەک نەریتێکی کۆمەڵایەتی سەردانی دەکەن. لە سنووری کەمپەکانی حەسەن شام و خازر نزیکەی 7,000 ئاوارە دەژین کە پێداویستەکانیان لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە بۆ دابین دەکرێت. ڕێنەساڵی کوردستان 24 کەمپی حەسەن شام. لا تەوەری یەکەمی پاشیو لەگەڵتانی و بۆ قسەکردن لەسەر پند و وانەکانی مانگی ڕەمەزان ئەو گۆڕانکاریانەی کە ڕەمەزان لە موسڵمانان لە ڕووی ڕەفتار و هەروەها لە ژیانی ڕۆژانەیان دروستی دەکات چییە؟ هەرچەندە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزان دەڕۆین بەڵام دەزانین کە ئەوە زیاتر لە ماوەیەکە کە باس لە ئەو پندوانانە دەکرێت کە لە مانگی ڕەمەزان چییە بۆ مرۆڤ سوودی لێوەردەکرێت و ئێمە هەوڵمانداوە لە بەرنامەی پاشیو چەندین تەوەری جیاواز تایبەت بە سوودوەرگرتن لە مانگی ڕەمەزان باس بکەین بۆ ئەم شەویش بە هەمان شێوە باس لە پندوانەکانی ئەم مانگە دەکەین بۆ موسڵمانان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش لە ئەستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا مزەفەر سورچی پێشنوێژ و وتارخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر بێت. ئەو کاتی جەناب شتان باشتر دەستخۆشی لێوی بەڕێزیش دەکەین خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە بۆ ئەو بەرنامە بەسوودە بە هیوای ئەوەی ئینشاءالله سوود بەخش بین بۆ هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس. مامۆستا من پێم خۆشە لەسەر ئەو راپۆرتی کە ئێستا بینیمان کە ئەو ئاوارانەی جەژنەکەن و چەند ڕۆژێکی کەمیشی ماوە بۆ جەژن. یەکێک لە باڵێن سوودەکانی مانگی ڕەمەزان ئەوەیە کە بەردەوام ئەوترێت لەم مانگە خێر و وەبەخشین زیاترە بێت. چەند گرنگە موسڵمانان هاوکاری ئەو ئاوارانە بکەن، هاوکاری کەسانی لێ قەوما و هەژار و کەم دەرامەت بکەن. بەڵێ سەرەتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. تبعي ئاینی پیرۆزی ئیسلام یەکێک لە ئامانجەکان کە خوای رب العالمین پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام بریتیە لە یارمەتیدانی مرۆڤەکان و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتووە بۆ ئەوەی کەوە
مرۆڤایەتی و خەڵک بەگشتی ڕزگار بکە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ والله في عون العبد ما دام العبد في عون أخيه ئەفەرمێ خوای رب العالمین هاوکار و پاڵپشتی ئەو کەسەیەکەوە یارمەتی برای خۆی بداتن کە بێت و کەسە مسلمان بێتن یارمەتی بدا جا بەڕاستی ئەو ئاوارانە کە ئەبینی لیان قەوماوە هەر مرۆڤێک لە هەر شوێنێک وەکو ئینسانیەتی مرۆڤایەتی لە هەر شوێنێک پێویستی بە تۆ بێ ئەبێ ئەو ئینسانە ئەو مرۆڤە یارمەتی بدەم بە تایبەتی ئەبینی کەسێک کە بەرەبەری جەژنە هەوڵ بدەی خۆشی خۆتی لەگەڵ بکەیتە نیوە ئینسانی مسلمان بەوە بە دیار ئەکەوێتەوە خۆشی خۆی و ناخۆشی خۆی لەگەڵ بەرامبەرەکەی بەشدار بیتن جا بەڕاستی لێرەوە لەو کەناڵەوە داوە لە بینەرانی خۆشەویستەکەین کە بەڕاستی ئەگەر بێت و کەسێکی نزیکیان یاخود جیرانێکیان کەسێکی ئاوا لێ قەوماوە کەوا بەرەبەری جەژنە جروبەرجی نییە خواردنی نییە کە ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێک بابەتی دانەوە بۆ ئەوەی کەوا هەموو مرۆڤێک بتوانێت لە جەژندا لەگەڵ ئێمە خۆشی دەرببڕێ بۆ نمونە مەسەلەی سەرفترە کە زەکاتی سەرفترێکە کە لەو زەکاتانەی کە خوای رب العالمین واجبی کردووە لە سەرمان بۆ ئەوەی بتوانین لە بەرەبەری جەژندا ینی ماڵانێک ئاوەدان بکەینەوە ئەگەر نەتوان وەکو ئێمە جروبەرێک بکەن خواردن بخۆن وەکو ئێمە لە خواردن لە جروبەرێک بتوانن ئەوانیش وەکو ئێمە بتوانین خۆشی خۆیان دەرببڕن بۆیە بەڕاستی زۆر گرینگە ینی بتوانین بەرەبەری جەژن دڵیان خۆش بکەین دڵخۆشکردنی وان پاداشتێکی گەورەی هەیە دەیان فرمودەی خوای رب العالمین لە قورئانی پیرۆز ئاەتەکان باسەکەوە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆرن کە دەربارەی هاوکاریکردنی بەرامبەر و بە تایبەت کە بەڕاستی مانگی ڕەمەزانی پیرۆز یەکێک لەوانەکان بریتێ لەوەی ئێمە کە گەدە و معیدەمان برسی ئەبێ هەست بکەین بە برسیەتی بەرامبەرمان جا بەڕاستی ئەوە جیاوازی نەکەین ئەو کەسە ئەبینی کوردێکە لە ڕۆژ ئاواوە هاتووە فلانە لە فلانە شوێن هاتووە لەکەم پێک ئەوە عەرەبە ئەو هەر قەومیەتێکە بەڕاستی زۆر گرینگە ئینسان ئینسانیەتی هەبی و پێغەمبەری خوا فێرمانەکە کە ئینسان یارمەتی هەموو مرۆڤێک بدە نەک تەنها ینی خەڵکانێکی دیاری کرا باشە مامۆستا ئەوەی مسلمانان زیاتر باسی یەکەن بۆ نمونە ئەو کۆتا شەوانەیان ئەو دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانە کە عیبادەتەکانیان زیاتر ئەکەن و پاڕانەوە و نزاکانیان ئەخەنە ئەم دەشەوەی کۆتایی لەگەڵەوەی کە عیبادەتەکان پێویستە و دەکرێت بە هەمان شێوە چەند گرنگە کە هاوکاری و یارمەتی و بەخشینیش هەبێت یان ئایا دروستە کەسێک تەنیا ڕەمەزان یان ئەم چەند شەوەی کە ماوە بە عیبادەت بەرێتە سەر و ئیتر هاوکاری کەسانی دیکەنە کاوتواناشی هەبێت بەڵێ بەتەکید پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە هەر کاتێک مانگی ڕەمەزاندا دادەهات پێغەمبەری خوا زۆر بەخشندە بووە زۆر بەخشیتی لە پێناوی خوای گەورە بەڵام لە ڕەمەزاندا تایبەتمەندتر بووە زیاتر و زۆرتر ماڵی خۆی بەخشیوە بۆیە بەڕاستی ئەبێ مرۆڤەکان لە ڕەمەزاندا زیاتر هەست بە برسیبوونی مرۆڤەکان بکەن لەبەر ئەوەی کە تۆ دەبینی لە بیانی تا ئێوارە نان ناخۆی خواردن ناخۆی خواردنەوە ناخۆی هەست بە برسیبوونی گەدە و معیدەتەکەی دەبێ بەڕاستی ئینسان بیر بکاتەوە کە ئەوە ژێکەکە لە دەرسە گرنگەکانی مانگی ڕەمەزان کە بیر بکەینەوە خەڵکانێکی واشەیە بەڕاستی لەم کوردستانە ئەبینی کەوا خەڵکانێکن باوەڕ بکە ینی ڕۆژانە خەڵکانێک دێنە لای ئێمە ینی باسی حاڵی خۆیانەکە کە لە نزیکە و ئاگداریانین زاری وان بوو بە مانگ ینی نەیانتوانیوە گۆشت بخۆن جا بەڕاستی ینی خواردنێکی بەلەزەت بخۆن بۆیە بەڕاستی یان نەیانتوانی وەکو مرۆڤەکانی ئاسایی خواردنێک ئامادە بکەن بۆیە بەڕاستی جێگای خۆیەتی ئەوەی کە هەبوونە تەنها بە عیبادەت نا بەڵکوم بە ماڵی خۆت بەڵکوم بە بەو سامانەی کە خوای گەورە بە تۆی بەخشیوە لەو ببەخشە بە فەقیر و بە هەژارەکان کە بەڕاستی ئەوە گەورەترین عیبادەتە بۆ ئەو کەسانێک کە ماڵی خوای گەوریان کە خوای گەورە ماڵ و سامانی زۆری پێداون بۆوان گەورەترین عیبادەت بریتە لە بەخشین لە پێناو خوای رب العالمین بۆیە عیبادەتەکانیش تریش ئەتوانێت ئەنجامی بدە مەسەڵی مانەوە لە شەوانی قەدری پیرۆز لە شەونێش لە هەموو عیبادەتەکانی تر بەڵام بەڕاستی بەخشین زۆر زۆر گرینگە بە تایبەت لەو مانگە پیرۆزەوە بە تایبەت لەو کاتانێک کە ئێمە وان نزیکە بینەوە لە جەژن ئەتوانی دڵی خەڵکانی خۆشکەی منداڵانی بێباوک خەڵکانێکی بێسەرپەرشت خەڵکانێک کە بەڕاستی حاڵیان ناخۆشە زۆر گرینگە بەڕاستی ئاوریان لێ بدرێتەوە جگە لە هاوکاریکردنی خەڵک چ کردەوەیەکی دیکە هەیە کە بە چاکە باڵێن بۆ ئەو کەسە هەژمار بکرێت بە تایبەت ئەگەر کەسێک نەتوانێت هاوکاری مادی خەڵک بکە
چی بکات باشە یان ئەتوانێت چ چاکەیەک لەگەڵ مسلمانان بەڵێ بەتاکید چاکەکان زۆرن کە ئینسان ئەتوانێت بەرامبەر مرۆڤەکان ئەنجامی بدا یەک لەوانە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ قەول معروف صەدەقە فەرمێ قسەی باش خێرە یان بۆ نمونە ئینسان زەردەخەنەیەک بەرامبەر برایەکی موسڵمان بەرامبەر کەسێک دڵخۆشی بکەی تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە صەدەقە پێکەنین زەردەخەنە بەڕووی کەسێکی موسڵمان ئەو ئەبێتە مایەی دڵخۆشکردنی ئەو کە ئەویش ئەکاتە خێر و هەروە ئینسان عیبادەتەکان ئەتوانێت بۆ نمونە ئینسانێک بەوشەیەکی خێر بتوانێت بەشدار بێ بەخۆی ماڵ و سامانی نەبێ بەڵام دەڵێ ئەی فڵان کەسێک دەناسی دەڵێ فڵانە عائیلەیەکن بەڕاستی مستحقن پێم خۆشە هاوکاریان بکەی ئەگەر لەوانەیە بەخۆی ماڵی نەبێ بەڵام وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الدال على الخير كفاعله ئەوەی کەوا خێر چاکە نیشانی کەسێک دەدا وەکو ئەوەیە کەوا خێرەکەی ئەنجام دابیتن ئەوزە ئینسان بە زۆرێک لە شتەکان ئەتوانێت بە ئەخلاقی جوان ئەخلاقی خۆی جوان بکاتن ئەوە بەڕاستی باشترین کردەوەیە ڕازگۆ بێ بەوەفا بێ دڵسۆز بێ ینی بەڕاستی بتوانێت نمونەکی جوان لە کۆمەلگا نیشان بدا ئەوە خۆی لە خۆیدا نیشاندانی ئەو نمونە جوانە لە کۆمەلگا بریتە لە خێر و لە سەدەقە کە بەڕاستی پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم نزیکترین کەس لە ڕۆژی قیامەت لە من مەجلیسەکەی ئەو کەسانە کەوە ئەخلاقیان جوانە سەبڕاستی ئەخلاق پاداشتی گەورە و خوای گەورە وەسفی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی وئینەکە لەعەلا خولق عەظیم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ لەسەرەوەی هەموو ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانی بۆیە بەڕاستی مرۆڤ جگە لەوەی کە عیبادەتەکانی خۆی ئەنجامەدا بریتە لە نوێژەکانی خۆی بەڕۆژی بوون لە نوێژە سونەتەکانی وەکو شەونێژ وەکو تەراویح وەکو دوعاکردن کە دوعا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الدعاء هو العبادة دعا عیبادەتە بەتایبەتی لەو شەو چ دوعایەک بکرێت بەتایبەت ئەم کۆتا شەوانی مانگی بەڵێ بەتاکید پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جارێکیان خێزانی خۆی حەزەتی عایشە بانگێکە فەرمی فێرە دوعایەک دەکەم کە هەر کاتێک گەیشتە شەوانی کۆتایی شەوەکانی کۆتایی ئەو دە شەوانی مانگی ڕەمەزان لە شەوە کۆتاییەکان ئەو دوعایە بکە و فێری ئێمەی مسلمانان و ئیمانداران دەکە کە دوعای اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەگەر بەجەمع بێ واتە ئەی خوای لێبوردەیت خۆش ئەوێ لێمان ببوورە بۆیە بەڕاستی ئەو دوعایە ئەوەی کە بە عەرەبیش نازانێ ئەتوانێت بە کوردی بڵێ ئەی خوای لێبوردە ئەی ئەو خوایە کەوا لە خەڵک خۆش ئەبی کە لێبوردەیی و لێ خۆشبوونت خۆش ئەوێ لێمان خۆش ببە بەڕاستی یان ئەوە یەکێکە لەو دوعایانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی چگە لەم دوعایە چ دوعایەکی دیکە هەیە کە ئەتوانێت بیکەن بڵێ ئینسانی مسلمان هەر دوعایە کە دوعای خێر بێ ئەتوانێ لەم شەوانە ئەنجامی بداتن بەڵام ئەو دوعایە کە وارد بووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە تایبەت بێ بەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان بریتە لەو دوعایە ئەجینە ئینسان هەر دوعایەک ئەتوانێتن کە ئەنجامی بدە لەو دەشەوانە خەڵکانێکە بینی ئەمڕۆکە کێشە و گرفتیان هەیە ئەتوانن دوعا بکەن نزا بکەن بۆ ئەوەی خوای گەورە کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکە خەڵکانێک ئەبینی تا ئێستا خوای گەورە منداڵی پێ نەبەخشیون ئەتوانن دوعا واتە دوعاکان ئەتوانێت بۆ شتە دنیایەکانی ئێستا ببوون منە کەسێک کێشەیەکی هەیە یان داواکاریەکی مادی هەیە یان وەکو ئاماژەت بۆ کرد منداڵی نابێت ئەتوانن ئەو دوعایان بەڵێ بەتاکید ئەمن ینی یەکێک لەو ینی گرنگی ئەو دوعایە من کەسێکم ئەناسی مامۆستایەکی بەڕێز کە خوای گەورە دوای ساڵانێکی زۆر کە منداڵی پێ نەبەخشین لەو دەشەوانەی قەدر ینی داوای لە مسلمانان و مامۆستایانی دەکرد کە لە مزگەوتەکان دوعای لە بۆ بکەن هەر دوای مانگی ڕەمەزان خوای گەورە دوای زیاتر لە نزیکی 17 ساڵ خوای رب العالمین منداڵی پێبەخشین بۆیە بەڕاستی دوعا ئەگەر ئینسان بە قەناعەتەوە ئەو دوعایە بکە کە خوای گەورە پێمان ئەفەرمیتن ودعوني استجیب لكم ئێوە داوام لێ بکەن بۆ ئەوی من بۆتان جێبەجێ بکەم بۆی ئینسان هەموو دوعایەکان ئەتوانێتن کە دوعای خێر و دوعای چاکەیە لەم شەوانەدا باشترە و کەسە بەتەنیا دوعا بۆ خۆی بکات یان داوا لە خەڵکیش بکە ئەوانیش دوعای بۆ بکەن وە کۆی کاماشت بۆ کرەوە نمونەیەکە زۆر جاری شەبینین بۆ نمونە بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوترێت دوعای خێر بۆ ئەم کەسە بکەن ئایا هەردوو شێوازەکە باشە یان کامیان لەوی دیکە باشترە بڵێ بەتاکید ئینسان ئەتوانێت بەخۆی دوعا بۆ خۆی بکە و ئەگەر داواش لە خەڵک بکە دوعای بۆ بکەن ئەوە شتێکی چاکە لەبەر ئەوەی سەخەڵکانێکی بەڕاستی ئەبینی لە لای خەڵک لەوانە کەسی ئاسایی بن بەس دەکەن خوای گەورە زۆر بەڕێزە
بینی کەسێکە منداڵێکی پاکە کەسێکە بینی لەوانەیە لە ڕووی عەقلەوە تەواو نەبێتن کەسێکە دڵێکی پاکی هەیە ئەخلاقێکی جوانی لەکن خوای گەورە زۆر بەڕێزە کە ئەو کەسە دوعای لەبوو دەکە یان کە دوعا دەکری ئەو دەڵێ ئامین لەوانەی خوای رب العالمین ئامین ئەو قبول بکە بۆیە چەند خەڵک زیاتر دوعای لەبوو بکە لەبوو ئەو باشترە ئەگە بۆشی قبول نەبێ ئینشاء الله دەچیتە سەر کار و حەسەناتی ئەو کەسە ئینشاء الله. باشە ئەو کەسانەی کە لەم مانگە توانیویانە عیبادەتەکانی خۆیان وەک پێویست بەجێ بگێنن پاداشتی ئەم کەسانە لای خوا چییە؟ بەڵێ بەتەکید ئەو کەسەی کەوا لە مانگی ڕەمەزانی پیرۆز بتوانێت عیبادەتەکانی خۆی ئەنجام بداتن ینی بۆ نمونە بەڕۆژی بوون کە یەکێک لە وانەکانی مانگی ڕەمەزان فێرمان دەکات لە ئیخلاس و دڵسۆزی بەوەی کە ئەو ئینسانە لە نهێنیدا لە ئاشکرادا وەکو یەک بیتن کە وەکو ئەفەرمیتن كل عمل ابن آدم له إلا الصيام هەموو کردەوەکانی بەنی ئادەم لە بۆ خۆیتی خوای رب العالمین لە فەرمایشتێکی قودسیدا دەفەرموویتن کە پێغەمبەری خوا بۆمان باسە کە ئەفەرمووی هەموو کردەوەکانی بەنی ئادەم بۆ خۆیتی إلا الصيام تەنها ڕۆژوو نەبێ فإنه لي وأنا أجزي به لەبەر ئەوەی سیام ڕۆژوو من بەخۆم پاداشتی ئەدەم بۆ منم و منیش پاداشتی دەم لەبەر ئەوەی تاکە عیبادەت بریتە لەوەی کەوا فێڵی تێدا نییە کە بەڕاستی لێرە و ئەمەوێتن ینی فێری ئەوە بین کە مانگی ڕەمەزانی پیرۆز فێری ئیخلاسمان دەکات فێری ئەومان دەکات کە بەڕاستی لە ئاشکرا و لە نهێنیدا وەکو یەک بین فێرمان دەکات کەوا دووڕوو نەبین فێرمان دەکات کە خەڵکانێک نەبین کە بەڕاستی ئەو ڕۆکە زۆر پێویستمان بەوەیە کە مانگی ڕەمەزان وەکو خولێکە خولێکی یەک مانگی خەڵکانێک فێری ئەخلاق و ڕەوشتی جوان دەکات دروستیان دەکاتن یەک لەوانە کە بریتە دەمەوێت ئیشارەتی پێ بدەم مەسەلەی کە باسم کرد تازە مەسەلەی کە ڕۆژوو فێرمان دەکە ئینسان ینی لە نهێنی و لە ئاشکرا وەکو یەک بیستە بوو نە کەسێک کە بە ڕۆژووە خۆ دەتوانی بەدزی پەرداغا ئاوێک بخوا بەڵام دەبینی نایخواتن بۆ لەبەر ئەوەی لە پێناو خوای گەورێ فێری ڕازگۆیی و فێری دڵسۆزی و فێری ئەوەی دەکەن لە ئاشکرا و نهێنی وەکو یەک بی بۆیە ڕەمەزان مرۆڤەکان دروست دەکات زۆر گرینگە بەڕاستی ئێمە ئەو ڕۆکە ئیش لەسەر مرۆڤەکان بکەین کاتی خۆی سین کە چینەکان شوورەیەکیان دروست کرد بۆ ئەوەی کەوا وڵاتەکەیان پارێزراو بێتن بەڵام دیوارێکی زۆر گەورەیان دروست کرد بەڵام لە دوای دروستکردنی ئەو دیوارە لە ماوەیەکی کووردا بۆ 3 جار سین داگیر کرا کە چینەکان داگیر کران ئەویشان بەسەر ئەو دیوارە نەکەوتن توانیان دوژبنەکانیان لە ڕێگای ئەوانەی کەەوە حەرەس و پاسەوانی دەرگایەکان بوون بە بەرتیر و بە پارەدان توانیان دەرگایەکەیان بۆ بکەنەوە بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە لە مانگی ڕەمەزانەوە فێر بین کە ئێمە مرۆڤەکان دروست بکەین وەکو مانگی ڕەمەزان چۆن مرۆڤ دروست دەکە ینی خۆ ئەو مرۆڤە دەتوانێت بەدزی بە نهێنی پەرداغا ئاوێک بخۆ بەڵام نایخوان بۆیە ئەمە بەڕاستی زۆر گرینگە ئەو ڕۆکە ملەتی ئێمە پێویستی بەوەیەکەوە لە ڕەمەزانەوە دروست ببێتن خۆی دروست بکاتن و ببێتە کەسێک کە نهێنی و ئاشکرای وەکو یەکە چکە بەڕاستی ئەو ڕۆکە زۆر کەسەیە کە بەڕاستی ملەتی ئێمە تووشی سەرگردانی کرد توانیان ینی بە خیانەتێک ینی ئەو ملەتە بەرەو حاڵێکی خراپتر ببن ئەوە چیە ئەو مرۆڤە دروست نەبووە بۆیە ڕەمەزان ئیش لەسەر دروستکردنی تاکەکان دەکات کە زۆر گرینگە بەڕاستی مرۆڤ دروست ببێتن. باشە مامۆستا لەگەڵ بەردەوامە بین دەچینە هەولێر جموجۆڵی بازاڕی جلوبەرگی منداڵان لە شەوانی ڕەمەزان زیاتر بووە زەردەشت حەمێ پەیامنێری کوردستان 24 لە هەولێر زانیاری زیاتر دەخاتەوە. دەم باش سارا ئەز ناوە لە هەولێرە پایتەختم وەکو کو دیاردبە قەربەڵغەیەکی مەزن ji welatîyan ji malbatan ji jinan ji zarokan ku têne vê şeqamê ev şeqamiyan ev kolan ku li navenda hewlêra paytexta tên vêrkê amadekariyên cejnê dikin taybet ji bo zarokan. Ez dixwazim derbasî cem dikandarekî bim yan ez bizam vê dikanê ku cil û bergên zarokan difroşin em bizanim ka xelk çawa zarokên xwe ra cila dikirê ji bo cejnê çawa pêşwaziyê cejnê dikin diyara malbatek jî ku li vir ez dest pêkê جامتا دست پی بکم جشن نزدیک دوی هیوین واچنه اون لیره جل کی مندالان بو که دکرن جشن چون دبینن چون پیشوازی لیره بنای خوا بخوش حالی و بخیراتن تانا کین
دیارە ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر کە قەیرانێک بەسەرمانە سەپێنرا بوو و شەڕی داعش بوو و خەڵک زۆر نامرتاع بوو بەڕاستی لە سای حکوومەتی هەرێمە کوردستان تواندرا ئەو قەیرانە نەمێنێ پاشەکەوت نەماوە خەڵکێ بۆ ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر زۆر خۆشحاڵە دەبینین گوڕوتینێکی زۆر بەهێز لەناو خەڵکدا هەیە بۆ کڕینی جلوبەرگ و بۆ پۆشتەکردنی منداڵەکانن بۆی ئێمە بۆ پێشوازیکردن لە جەژن ئەم ڕاهاتوینەتە ئێرە بۆی بتوانین مناڵەکانمان دڵخۆشکەین وەکو میلەتی کورد کە ئەمڕۆ دڵخۆشە تو عائلە خواتن ئەف دیارە منداڵێنتەنە بەڵێ بەڵێ جلکۆن بوو ئەف کەچە خۆ بکریۆن ئەف کەچە خۆ واللهی من جیاوازی ناکەم لە بینی کچ و کوڕا بەڕاستی بۆ هەمویان بۆی کە هەست بە نەقز نەکەن بۆ هەمویان وەکو یەک جل دەکڕم پیرۆز بێ ئەگەر توژی خۆنم بۆ مەبێژیم ئەم ساڵ ون هاتن لەڤێرکێ جلکۆن دکردن ئەم ساڵ چ جیاوازیەکێ لە ساڵی ڕابردوو و تایبەت بۆ جەژن لێرە چ دکردن تا هەمان کاتە بووم والله ئەمساڵ فەرقی هەیە ینی بەبوونی ئەوەی ئەو قەیرانە تۆزەکەم بۆ بابڕێ موچە و داهاتی فەرمانبەران بەعام باشتر بوو الحەمدلله سەکە ینی بازار و چۆن بڵێ داهاتی هاوڵاتی زیاتر بوو گەرمێک بە بازارەوە دیارە شەڵی وادارم هەروە بێتن ئێمەش هەر بۆ لێواتینە دەرەوە لە بۆ منداڵەکان جل بکڕ ئەگەر وەرە ڤرمام وەرە ئەتو زۆر حەزت لە باوکیان لە دایکت جەژت پیرۆز گەلێک باشە زۆر سپاس سارا ئەس دixwazim ji xwediyê vê dikanê pirsim gelo nerxên bazarê taybet bazara cilê mendalan yan zarokan çawa ye dem baş eger bûme bêjî diyara ev dikaneyatê ye nerxekan em sal çûne li salê rabirdo giranin erzanin her wekû xwin نا تقريبا يعني وكو بارا بلام حكمي اوي قيراني داري نمايا او صالك كريار باشتر لبار baş qerbalغî çûne يعني نورمال طاو باشا بلي نمونه em datuan bêjin ew sê rojane li rojanê rabirdo çûn bû qerbalغî taybet cejin nêzik dibê قربالغ بو والله براستي قربالغ بو بله rawî li tu dekim begiştî li nav bazar taybet li hewlêr pêşwazî cejin taybet bû cil û bergî mendalan çûn dê dikirin باشا والله براستي او صاليش باشا بله زۆر سپاس سارا ez ê dakev nav şeqamê carekedin hevkarê min Hemîdê digelin berdewam be ez dixwazim hindekî vê şeqamê li nav hewlêra paytext ku nêzîkî filkeya zîraiye bêguman navdar di cil û bergên zarokan da ez narim cem kesî bêguman ez naxwazim kesî dî bike mîvan ji bo ku em dem gelek dirêj nekin lê ez dixwazim hevkarê min pêşan bide Hemîd ku diyar e cilên zarokan taybet li vê şeqamê malbat jin zarok taybet ji bo zarokan têne li vêrkê amadekariyên cejnê dikirin ji bo zarokên xwe bêguman jî bi dilekî xweş pêşwaziyê li cejnê dikirin wekû kulvir jî diyar dibe jin zarok ku hemî taybetmendî û pîdiviyên cejnê zarokên xwe re dikirin êdî li hewlêrê jî cejin dê vîrengî birêva biçe û pêşwaziya cengê cejnê vîrengî ez vedigirim cem te زەردەشت حەمێ لە هەولێر زۆر سپاس بۆ زانیاریەکانت مامۆستا من ئەمەوێت لەو پرسیارەوە بگەڕێمەوە وڵات ئەوەی بینیمان لە بازار کە بەشێک لە هاوڵاتیان گلەیی لە گرانی نرخەکەن لە بازار بێگومان گرانیش بۆ ئەو کەسانەیە کە هەژارن یان کەم دەرامەتن هەندێک هەیە چەند مناڵێکی هەیە یان باری خێزانی با بڵێن زەحمەتە ناتوانێت جلوبەرێک بۆ هەموو مناڵەکانی وەکو یەک بکڕێت یان خێزانی گەورەیە لێرەیە ئەرکی کێیە کە هاوکاری ئەو کەسانە بکە دوکاندارەکان فرۆشیاران یان خەڵکی خێرخواز و خۆبەخش چونکە بشێک لە مامۆستایان کە هاتوونەتە ئێرە باسیەوەیان کردووە هێشتا خەڵکانێکی زۆر زەکاتیان نەداوە سەرفترەیان نەداوە وەکو ساڵانی پێشووتر نییە ئەم ساڵ ئەمە چەند کاریگەری لەسەر بارودۆخی ئەو هەژارانە دروستەکە بڵێ بەتاکید بابەتی نەبوونی جلوبەرگیان ئەو منداڵە نەتوانن وەکو منداڵەکانی تر خۆشی خۆیان دەربڕن بەبێت جلوبەرێک بن ئەوە ئەرچی دەکەوێتە سەر خەڵکانێک یەکەمین جار ئەرک دەکەوێتە سەر حکوومەت بەڕاستی پێویستە لەو کەناڵەوە ڕائەگەینم حکوومەت ینی کۆنتترۆلی بازار بکە بەڕاستی ینی فرۆشیە ینی بازرگانەکان نەتوانن بە کەیفی خۆیان ینی سعرەکانی ئەشیایەکان بە کەیفی خۆیان گران بکەن و دابەزێن و ینی بەتایبەت ینی دەبینی کە مانجی ڕەمەزان دێ یان دەگاتە بەرەبەری جەژن ئەشیا و کاڵاکان گران دەبی بۆ عینن ئەو کاڵایە بۆ گران بوو لەبەر ئەوەی دەچیتن ینی لە شوێنێک دای دەگریتن دەیشاریتەوە تاوەکو نزیکی مەراسیمی جەژن یان مەراسیمی ڕەمەزان ئەو دەچ جلوبەرێک چ خواردن دەهێنیتە بازار
بەگران ئەیفرۆشیتەوە بەڕاستی پێویستە ئەوە لە ڕووی شەرعی و بەڕاستی ئەوە دروست نییە کە ئینسانی مسلمان احتیکار بکە شتەکان دابگری بیشاریتەوە لەوەی گرانی لەسەر خەڵکو و مسلمانان دروست ببیتن پێویستە حکوومەت یەکەمین جار بە ئەرچی خۆی هەڵبستیتن بازار کۆنتترۆل بکرێتن کاڵایەکان وەکو خۆی سعدەکەی چەندە ینی بەڕاستی زۆرجار دەبین دوکانەکان جیاوازی هەیە ئەبینی لەو دوکانە هەمان مارکە هەمان کاڵا هەمان زروبەرێک بە سعرێک کە لە دوکانێکی تر بە سعرێکی زۆر گرانترە ینی بەڕاستی جیاوازی چییە؟ ئەنی ئەوە ئەگەرێت و سەر ئەوەی بەڕاستی بازار کۆنتترۆل نییە بۆی بەڕاستی داوا ئەکەین لە هەموو هەرێمی کوردستان کە حکوومەت بە ئەرکەی خۆی هەڵبستی وەکو ئەرکێکی ئەخلاقی ئاینی مرۆڤایەتی و بۆ میلەتی خۆی بۆ ئەرکە هەربستی کۆنتترۆلکردنی بازار و دووەمینیان دەگەڕێتەوە سەر بازرگانەکان بەڕاستی پێویستە لە خوای گەورە بترسێن بەڕاستی خیانەت لەگەڵ میلەتی خۆیان نەکەن لەبەر ئەوەی بەڕاستی ئەگەر ئەو ماڵەش بە حەرام پەیدا بکەن بە شێوازێکەوە لەو میلەتە فەقیر و هەژارە بتوانن لێیان بستین بەڵام باوەڕ بکە ئەو ماڵە نابێتە مایەی بەختەوەریان ینی ئەگەر بێت و تازیرێکی ئەمین بێ ڕازگۆ بێتن پلەی زۆر گەورەیە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی التاجر الأمين تازیرێکی ئەمین و ڕازگۆ و دەستپاک کە بتوانێت ئیشەکانی خۆی ئەو بازرگانە ئەو تازیرە ئیشەکانی خۆی بەڕێک و پێشی ئەنجام بدە ئەفەرمێ مع النبيين والصديقين والشهداء لەگەڵ پێغەمبەران و لەگەڵ ڕازگۆیان و لەگەڵ شەهیدەکان ینی ئەو کەسە پلەی ئەوەندە گەورە ئەبێتن لەگەڵیان حەشر دەکرێت بۆی بەڕاستی ئەبێ بەڕاستی بازرگانەکان بە ئەرچی خۆیان هەڵبستن بە ئەرکێکی ئەخلاقی و ئاینیان و پاشان خوا پێداوان ئەوانەی کەوا بەڕاستی خوای گەورە ماڵ و سامانی پێبەخشین بەڕاستی ئێمە ئاگدارین بالفعل قسەی مامۆستایەکان ڕاستە خەڵکانێک هەیە ئیماندار و باوەڕدانن ئەو زەکاتی هەیتیان لە ماڵی خۆیان دەبەخشن بەڵام ئەوانەی کە زۆر دەوڵەمەندن ماڵ و سامانیان هەیە چ لە چینی دەسەڵاتداران و لە چینی دەوڵەمەندەکان ئەبینی خەڵکی وا هەیە ینی زیاتر لە 100 دەفتەر دولاری زەکاتە ئەگەر بێت ئەو کەسە ینی لەو شارە زەکاتی خۆی بدەن لەوانەیە بتوانی ماڵانێک ئەوەدان کات و بۆیە ینی ئەگەر بێت و ئەو کەسانە زەکات بدەن خەڵکانێکی زۆر لە گوناح و لە ڕێگری لە دزیکردن لە تاوان دوور دێخنەوە ینی بەڕاستی ئەگەر بێت و خەڵکانێک چ لە ینی لە ئافرەتان چ لە ینی گەنجان کە تووشی غەڵەت و هەڵە بن ئەگەر لە فەقیری بیتن ئەو دەوڵەمەندانی کە زەکات نادەن بەڕاستی بەشدارن لەو تاوانە ینی جاری وە هەبووە ینی ئافرەت هەبووە ینی بەخۆی بە ینی پیرە بابێک و پیرەدایکێکی هەبووە سەرپەرشتیان نەبووە لە دوکاندار قەرزی کردووە تاوای لێ هاتووە قەرزەکەی گەیشتوتە مەبلەغێک بۆی ئەو پیاوە داوای ماڵی لێ کردو دەبی ماڵەکەم لەبوو بگەڕێنیەوە ئەوش پێی گوتە تۆزی سەبرمان بگرە تا موسڵمانێک دەرگای خێرمان لێ دەکات و زەکاتمان پێ ئەدا سەرفترەمان پێ ئەدا سەدەقە و بەخشینمان بەرامبەر دەکەن ماڵەکەم بێتە دەستی لەبوو تەگەڕێنمەوە تاوای لێت و ناساریک و یان دەبێ ینی خراپە و زینام لەگەڵ بکە یان دەبێ ینی ماڵەکەم لەبوو بگەڕێنەوە کە نەیتوانیوە کە ماڵەکەی لەبوو بگەڕێن تووشی هەڵە و گوناح بووە جا بەڕاستی ئەو کەسانەی کەوا واتە هاوکاریکردنی هەژاران لە ئاینی ئیسلام بۆ ئەوەیە کە تاوان و تونند و تیژی و هەموو تاوانەکە کەم دەبێتەوە ناحقیانە کەم بکرێت بەڵێ بە تاکید ئەوەی دەمەوێت لێرەوە ئەوە بڵێم ئەو کەسانەی کە بەڕاستی ماڵی خوایان هەیە زەکاتیان هەیە زۆر دەوڵەمەندن خوا پێداون کە ئەو ماڵە نابەخشن بەڕاستی ینی لەو زۆرە تاوانانە بەشدارن لەبەر ئەوەی نەیان توانیوە بەڕاستی لە غەم و لە ئازار و لەو هەڵانە ئەو جۆرە کەسانە بەدوور بگرم خۆ نابێ ئەگەر بێت و ئینسان لەو پڕی هەژاریش نابێ نابێ پەنا لە بۆ غەڵت ببە بەس بەڕاستی ئەگەر بێت و خەڵک بۆچی پاش بێ بەڕاستی تووشی هەڵە کەمتر دەبێت تووشی دزیکردن کەمتر دەبێت بەڕاستی داوایان لێ دەکەین ئەوانەی کە تا ئێستاش نەیان کردووە بەڕاستی خوای گەورە کە 1 دەفتەر دۆلار بە مرۆڤێکەدا لەو دەفتەر دۆلار 2 وەرەقەونی و پێ فەرمی ئەوە ماڵی فەقیر و هەژارەکانە یعنی خوای گەورە دڵنیا بە بەرەکەتی دەکەوێتە ناو ماڵەکەی لی کەم نابێ بە هیچ شێوەیەک باشە مامۆستا باسی ئەوەت کرد کە ئەو کەسانەی هەژارن بێگومان بیرکردنەوەیان زۆرە کێشە و گرفتیان زیاترە هەندێک کەس هەیە لە کاتی عیبادەتەکانی بۆ نمونە لە شەوەکانی قەدر کە ئەمێنێتەوە ڕەنگە زیاتر بیر لە کێشە و گرفتەکانی بکاتەوە یان نەتوانێت بە تەواوی عیبادەتی خۆی وەک پێویست بکات ئایا بۆ شێوازە عیبادەتکردنە دروستە یان لە ئاینی ئیسلام چۆن باسی ئەم کەسانە کراوە بڵێ بەتەکید
ئەو کەسانی کەوا فەقیر و هەژارن لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بەڕێزەوە تەماشای ئەکرێن، زۆر بە قەدرەوە تەماشای دەکرێن. بەڵام ئەو ئینسانە کە ئەبینی لەو شەوەدا عیبادەتەکەی دەکا، بەڵام لەگەڵ ئەوەدا مامۆستا ببوورە مەبەستم تەنیا هەژار نییە، بۆ نە کەسێکی کێشەیەکی گەورەیە، کێشەی کۆمەڵایەتیانە یان گرفتێکی هەیە بۆی چارەسەر نابێ. ئەو کەسانە ڕەنگاڵم مێشکیان لای کێشە و گرفتەکەی خۆیان بێ زیاتر بە کەسانی هەژاری ئەگەر بەگشتی باس بڵێ بەگشتی بەتەکید ئەوڕۆکە ئەبینی خەڵکانێکی زۆر کێشە و گرفتیانەیە، تیدا کێشە و گرفتی خێزانی، تیدا کێشە و گرفتی کۆمەڵایەتی، هەرکەسە و بە جۆرێک زەبڕاستی ئەو شەوانە دەرفەتە بۆ ئەوەی ئەو ئینسانە ئەو شتەی لە دڵی خۆیدا هەیە لەگەڵ خوای ڕەب العالەمین باسی بکە بە دوعا و بەپارانەوە، لەبەر ئەوەی کە دەسەڵاتی لەسەر هەموو کەسێکە ذاتی پاشی ئەڵڵایە جەلە جەلالوه، ئەوەی کە بتوانێت چارەسەری کێشەکان بکە. ئەگەر منداڵی نەبێ ئەوەی کە منداڵی پێ بەخشی خوای گەورەیە، ئەگەر بێت و لایانی مادی کێشەی هەبێتن ئەوەی کە پێ بەخشی خوای ڕەب العالەمینە، ئەگەر گرفت و کێشە مەشاکلیشی لەگە خەڵکانێک هەبێتن ئەوەی بتوانێت چارەسەری لەبوو بکە خوای ڕەب العالەمینە، بۆیە زۆر ئاساییە ئەگەر ئەو کەسە یعنی لە کاتی دوعاکردن و عیبادەتەکەی هەر بیری لای ئەوە بێ کە خوای گەورە کێشەکەی لە بۆ ئاسان بکە، لەبەرەوەی هەندێک شتەیە لە دەسەڵات و کۆنتڕۆلی مرۆڤەکەدا نیە. بۆی ئێمە لەو کەناڵەوە و لەو شەوە پیرۆزە مبارەکە کە لە شەوەکانی کۆتایی مانگی ڕەمەزانە داواکارین لە خوای گەورە کە ئەوەی کێشە و گرفتێکی هەیە خوای گەورە بۆی چارەسەر و بۆی ئاسان بکە، و هەر کەسێکیش مرازێکی خێری لە دڵدا هەیە خوای ڕەب العالەمین بۆ هەموو بینەرانی خۆشەویست و بیسەران خوای ڕەب العالەمین مرازی خێر و دوعا خێرەکانیان بۆ جێبەجێ بکە ئینشاءالله. ئەمین. مامۆستا دەگەڕێمەوە وڵات ئەچینە سلێمانی. بازاڕی بەرگدروی جلوبەرگی ئافرەتان لە شەوانی ڕەمەزان زیاتر گەرمە و خەڵک جلوبەرێک دەدورن، بە تایبەت جلوبەرگی ئافرەتان بۆ قسەکردن یاخود بۆ زانیاری زیاتر ئەچینە لای پەیامبەرمان ئارام بەختیار لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە. ئارامم کاتت باش، ئەو بەرگدروانە ئەمساڵ کاریان چۆنە یان چەندە بازاڕیان بژاوەتەوە بەهۆی جەژنەوە؟ بەڵێ سارا سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش. بازاڕی بەرگدروەکان بە شێوەیەکی گشتی ینی لە کاتی بۆنە و جەژنەکاندا سەرقاڵێکی زۆریان پێوە دەبینرێت. من لە ئێستادا لەیەکێکم لە ئەو جێگانی کە تایبەتە بە دوورینی پۆشاکی ئافرەتان زیاتر، وەکو فەوزی خان کە لێرە کار دەکات پێشتر قسەم لەگەڵ کرد بەحسی لەوە کرد کە لە هەر لە سەرەتای ڕەمەزانەوە ئیدی نەیتوانیەوە ینی داواکاری هاوڵاتیان وەربگرێت بۆی جلوبەرگی جەژنیان بۆ ئامادە بکات، یانی هێندە سەرقال بۆ بازاڕیان گەر بۆ ینی ئێساش دەبینن ئەنی تا ئەم کاتانەت کە درەنگانێکیشەوە سەرقاڵی کارکردن بۆی پێڕابگەن ئەو جلوبەرگانی کەلایانە بۆ ئافرەتان بۆی لە تا جەژن تاوی بکەن. دەمەوێت لەگەڵ فەوزی خان خۆی قسە بکەم، ئەنی ئێساش دەبینن سەرقاڵی کارکردنە. فەوزی خان سڵاوتان لێبێت، پێمان بڵێن لە ئێوە لە کێوە ینی داواکاری هاوڵاتیانتان وەرنەگرتەوە؟ پێشتر باس کرد لە سەرەتای ڕەمەزان و ئیدی داواکاری هاوڵاتیانتان وەرنەگرت و هێندە سەرتان قاڵ بووە. هاوڵاتیان زیاتر بە تایبەتی خانمان چ جۆرە جلوبەرگێک دەدورن لێرە و داواکاریەکانیان جۆرا و جۆرە یاخود داواکاریەکانیان چی دەبێت؟ وەڵام من خۆم لە هەشتی ڕەمەزانەوەی تر نەمتوانێوەش وەرگرم غەیری ئێلەکەکانی خۆم نەوێ داواکەن، بەڵام جلەکانیشان جۆرا و جۆرە. بۆ نمونە هەیە نویسەت بە ڕەمەزان ئاڵێن با بۆ ڕەمەزان لەبەریکەین، هەیە ئەڵێ بۆ جەژن لەبەری یەکەم جلی کوردیە، بە تایبەتی جلی کوردی وەکو ئێلەک و کرافی کوردی و کەوا و ئەم شتانە. ماشەڵا وەڵا بازاڕ گەرمە، ینی خەڵک جلی جوانەکە جلی باشەکات. زیاتر کام جلە کوردیانە دەدورن خانمان لە ئێوە؟ جلی کوردی بە تایبەتی کرافی کوردی کەوا فەڵتە لەگەڵ هێلک بە تایبەتی بۆم جەژنە ئێلەک و کرافی کوردی، چون ئیتر جەوەکەی جەوێکە بۆ نمونە فێنکە ئەبێ فێنک بێت نابێ گەرم بێ. لە ڕەمەزانان ئێوە تا کاتژمێری چەند کارتان دەکرانی بە درێژای ئەم مانگی ڕەمەزانە؟ وڵا هەر نەخەوتین بەخوا تا نێژی بەیانیمان کردەوە. جاری وا بۆیتە بۆ نمونە ئیتر لەم دوو سێ ڕۆژە ئەبێ نەخەوین تا ساعت 7:08 بەیانیش، ساعت 7:08 بەیانیش بەردەوام خەریکی کارکردن بەردەوامیش بکەینەرە. وڵا
باشە کێ هاوکاری دەکات لێرە عنی تۆ دەبینم بەتەنها لێرە سەرقاڵ کێ هاوکاری دەکات لە کارەکانتە وڵا الحەمدوللا مناڵەکانم گشتیان هاوکاری مەکەن مێردەکەم گشتیان هاوکاری مەکەن چون ئیشەکەی من یەک ئیش نییە بەردوورین بێ ئیشەکەی من نەخشە دوورینە نەقێمە کاری دەفتیە لەفگەکردنە هەموو پاکردنی شتەکانە هەموو ئوتوکردنە زۆربەی شتەکانم ینی بگرە ئەگەر بۆم بواە بە دڵی خۆم بواە حەزم ئەکرد شاگردیش بکرم لەم ڕەمەضانە ئێستا کێ هاوکاری دەکات لێرە وڵا کوڕەکەم و کچێکی براڤام هاوکاری مەکەن کوڕەکە چۆن هاوکاری دەکانی چ بەردەستیەکە بۆ کاگەت پێما بڵێ زۆربەی قیافاتەکانم بۆ ئەخوێنێتەوە چون زۆربەی لە ڕێی هینۆ ئێمە لە ڕێی ئینتەرنێتەوە قیافاتمان بۆ تێت چون خۆیان لێرە نین ئەو شوێنانە بۆیانە نێرین ناگەنە ئێمە وەلەفگەم بۆ ئەکات نقێمکاریم بۆ ئەکات لە کاتی بڕینەکانە یارمەتی مەدات بۆم ئەگرێ ڕشتەکانم بۆ ئەخوێنێتەوەڵێ بەم شێوە بەم شێوە بەم شێوەی ترش بە پێی نووسینەکان شتەکانە بڕن دەستان خۆش بێ بەڵێ سارێ ئانی وەک دەبینن ئەوە ئەو هێلەکانی کە تایبەتە بەجلی کوردی وەکو دەبینن بەشێکی زۆری لێ ئامادە کراوە بۆ ئەوی هاوڵاتیان کە داوان کردووە بۆ جەژن لەبەری کە من لەگەڵ کوڕەتی فەوزی خان قسە دەکەم کە ئەو هاوکاری دەبێت لێرە بزانین چۆن هاوکاری دایکی دەکات و لە کارەکاندا ساڵتان لێبێت چۆن هاوکاری دایک دەکەیت لە کارەکان بە تایبەتی ئێستا ئەنی وەرزی جەژنە هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر جلوبەرگی هەیە بە تایبەتی جلوبەرگی کوردی بەڵێ بەخێر بن وڵی وەکو دایکموتی ئەمە هەر لە سەرەتای ڕەمەزانەوە ئیتر داواکاریمان بۆ هاتۆ بۆ جلوبەرگەکان الحەمدولillah لەو کاتەوە خەریک بووین ئێمە زیاتر وەکو هاوکاری دایکم بۆ خۆی بۆکو بەڕێوەبەری شەکەوایە ئێمە لەزگەیەکە کە یەلەکەکان پێویستی بەبەر و لەزگە هەیە زۆربەی خانمان لەمە شارەزان لەزگەیان بۆکەین یاخود نقێم بێستە بۆ نمونە ئەمەی کە لە بەردەستمە هەمان ئەم دیزاینەیە بەڵام نقێمی بۆ نەکراوە ئەمایان سادە ئەمایان نقێمە ئەم نقێمەی بۆەکەین یاخود هەندێکجار لە شارەکانی دوهۆک و هەولێر و شوێنانی کە دوورەدەستن لە سلێمانیەوە لە ڕێگەی پێیجەکەمانەوە نەخشی فەوزی داوایەکەن و ئەو شتانەی بۆ وەرەگرم لەگەڵ دایکم تر قسەکەم کە فلانە خانمێک بەم قیاسە داوای شتێکی وای کردووە ژمارە تەلەفۆن وشتی لێ وەرەگرین و شتەکەی بۆ ئامادەکەین و بۆیە نێرین بە ڕەمەزانان چۆن هاوکاری دەبوون بە تایبەتی ڕەمەزان زیاتر سەری خاڵ دەبوو بەڵێ وەڵاهی ڕەمەزان زیاتر ئیشەکە چڕترە بێتەوە کاتی کارکردمان زیاترە بێ شەوان ناخەوین یانی تا نزیکی سعات چواری بەیانی ئەتیادی کارەکەین بەڵامی تر لە کە نزیکی جەژن بۆ لە ڕۆژەکانی کۆتای ڕەمەزان تاوەکو نزیکەی 5-6 بەیانیش تا حوتی بەیانی هەندێجار کارەکەین بە تایبەتی دایکم لاشەی ساغ بێ زۆربەی جەژنەکان بۆ خۆی بەیانی جەژن ناتوانێت جەژن بکە تا نزیکەی نیۆڕۆ بۆ هەندێک کەس کە زەختیان لێ کردووە شتیان بۆ دوورێ بۆ خۆی دوای نیۆڕۆ جەژنەکە یەکات چونکە هەندێک کەسەیە کە ینی ئەوەندە داواکە درەنگ دێت ئیتر داواکارەکەی دواکەوێت مەجبورە بێ ئەو ڕۆژەی جەژنی بۆ خۆی زۆر جار ناکات لەبەر خاترەوەی شتێک بۆ خانمانە بدورێت بەڵام ئیشەکانی ئێمە زیاتر لە بۆنەکانە چڕە بێتەوە زۆر سپاس زۆر زۆر سپاس بەڵێ ساریانی وەکو بینیتان بازاری بەرگدورەکان بە تایبەتی خانمان لەگەڵ نزیک بوونەوە لە جەژن سەرقاڵن ئەوانەی کە بەرگدوری ئافرەتان دەکەن وەکو خۆشیان باسییان کرد ینی تا بەرەبەیان بە دەژای ئەم مانگی ڕەمەزانە لە کارکردن بەردەوام بوون و لە ڕۆژانی جەژنیش ینی هەتا بەرەبەیان کار دەکەن بۆی بتوانن ئەو هاوڵاتیانە کە داوای جلوبەرگی نوێیان کردووە بۆ جەژن بۆیان تەواو بکەن و جلوبەرگە نوێ بپۆشن. ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ زانیاریەکانت مامۆستا دەگەڕێمەوە لات پێم خۆشە لەوە دەست پێ بکەمەوەی بینیمان کە ئێستا کوڕ و دایکێک پێکەوە کاریانە کرد چەند لەسەر موسڵمانان پێویستە بە تایبەت ئەوانی منداڵیانێ مناڵەکانیان لەم مانگا هاوکاریان بن دوعایان بۆ بکەن کاری چاکەیان لەگەڵدا بکەن لە پاڵ ئەرکە ئاینیەکانیان چۆن لەسەر یان ئەرکە وەکو چۆن عیبادەتەکانی دیکەیانەکەن بەڵێ بەتاکید خی گەورە لە قورئانی پیرۆزدا لە زۆرێک لە شوێنەکان لە دوای باسکردن عیبادەتی خۆی ئەفەرمی وەبیلوالیدەینی ئیحسانە فەرمی چاکە کار بن لەگەڵ دایک و باوک وەکو پیاوێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەربارەی چاکە لەگەڵ چێ بکە فەرمی دایکت پاشان پێ فەرمی ئەی پێغەمبەری خوا پاشان فەرمووی ثم ئومک پاشان فەرمووی دایکت پاشان فەرمووی دایکت ئەو زە پاشان فەرمی باوکت جا بەڕاستی ئینسان فەرمایشتی خوای گەورە
ئاەتەکانی قورآانی پیرۆز زۆرن لەسەر چاکەکردن لەگەڵ دایک و باوک و فەرمایشتەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زۆرن لەسەر چاکردن لەگەڵ دایک و باوک کە یەکێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا فەرمی رضا الله في رضا الوالدين ڕازیبوونی خوای گەورە لە ڕازیبوونی دایک و باوکدایە. جا بەڕاستی زۆر گرینگە ئێمە ینی زۆر گرینگە ئێمە بەدەستهێنانی ڕەزامەندی دایک و باوک کە بەڕاستی ئێمە دەستخۆشی لە هەموو تاک بە تاچی ئەو مرۆڤانە ئەەکەین کە توانیتیان هاوکار و پاڵپشت و خزمەتکاری دایک و باوکی خۆیان بن بەڕاستی چەندە لە خزمەتیاندا بن چەندە خزمەتیان بکەن ئەوە وازبێ کە ئەبێت جێبەجێیان بکەنەوە پاداشتێکی زۆر گەورە بە واستەی ئەو دایک و باوکە بەدەستی دەهێنن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مزەفەر سوورچی پێشنێژ و تەرخۆیان سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆشیتان لێکەم بە هیوای سەرکەوتن خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە ئەو میوانە خۆشەویستە خەریکە ماڵئاواییمان لێ دەکە بە ئومێدیەوەی کە مانگی ڕەمەزان شاهدیمان لە بۆ بدە شاهدیمان لەسەر نەدا و ئەو جەژنەش کە دادێ ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان و زۆر گرینگە دەمەوێت لە کۆتایی ئەوە بڵێم کە بەڕاستی مانگی ڕەمەزان بە فرسەت بزانین کە بەڕاستی ئەو گۆڕانکاریانەی کە هەستمان پێکرد لەسەری بەردەوام بین لەبەر ئەوەی خەڵکانێکی زۆر هەبوون بەڕاستی تەمەنایان دەکرد بگەنە مانگی ڕەمەزان من لە نزیکەوە خەڵکانێک مەناسی بەڕاستی بێ ئەوەی هیچ نەخۆشیێکیان نەبێ بێ ئەوەی هیچ دەردێکیان نەبێ لە تەمەنی گەنجایەتیاندا کە لە سەرەتای مانگی ڕەمەزان هێشتا ڕەمەزاندا نەهات بەڵام وفاتیان کرد بۆی بەڕاستی ئێمە ئێستاش لەناو ڕەمەزانین بە ڕەمەزان و هەموو کاتەکانی ژیانی خۆمان بە فرسەت بزانین بۆ ئەوەی هەم چاکەکار بین و هەم بتوانین کۆمەلگای خۆمان نیشتیمانی خۆمان کوردستانمان خزمەتێکی تێدا بکەین ومێدی سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو مسلمانان و بە تایبەتی کوردستان دەخوازین خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوت و سەرفراز بکەین انشاءالله. دووبارە سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس مامۆستا. تەنیا لە ناوەندی پارێزگای هەولێر و دەوروبەریدا نزیکەی 300 کارمەندی بەرگری شارستانی لە ڕۆژانی جەژنی ڕەمەزان لە ئەرکی فەرمیدا دەبن. پیاوانی ئاگرکوژێنەوە وەک ئەرکی فەرمی خۆیان لە کاتی هەر حاڵەتێکی نەخوازرا و ئاگرکەوتنەوە لە هەر کات و شوێنێک بن دەگەنە سەر ڕووداوەکان و دەبنە فریادڕەسی هاوڵاتیان. داواش دەکەن هاوڵاتیان هاوکاریان بن و لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراودا نەبنە ئاستەنگ لە بەردەم بە جێگەیاندنی ئەرکەکان. تەنها زەنگێکی ئاگادارکردنەوە بەسە بۆ ئەوەی پیاوانی ئاگرکوژێنەوە ژیانی خۆیان لەبیر بکەن و بەرەو ڕووی ئاگر بچن و لە خەمی ڕزگارکردنی ژیان و ماڵی کەسانی دیکەدا بن. ئەوان وێڕای سەختی و مەترسیەکانی کارەکەیان هاوکات بەردەوام 24 کاتژمێر لە شەو و ڕۆژێکدا و 7 ڕۆژ لە هەفتەیەکدا ئامادەی بەهاناوە چوون و کۆنتڕۆڵکردنی هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوەن تەنانەت لە ڕۆژانی جەژن و پشووە فەرمیەکانیشدا لە ئەرکدان. ئەفسەرێکی بەرگری شارستانیش هۆشداری دەداتە هاوڵاتیان تا سەر و ماڵیان پارێزرا و بە دوور بێت لە هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە. داوامان لە هاوڵاتیان هەیە ئەگەر لە ڕۆژانی جەژن گەشتیشیان کرد بۆ دەرەوەی شار یاخود بەهۆی گەشت بۆ ماڵە خزمان کە دەردەچن لە ماڵ داوایان لێ دەکەین سپلیتەکانیان بکوژێنەوە گیزەرەکانیان بکوژێنەوە ئاگداری سیستەمی کارەبای ناوماڵیان بن غازەکان بۆ ئەوەی ڕووداوێک ڕوو نەدە چونچی کاکە من زۆربەی ڕووداوەکان لە پشۆکان کە ڕوو دەدا ئێمە دەچین لەو بۆ کوژاندنەوەی ئاگرکە لە ماڵەکە کەس لە ماڵەوە نییە ئەنی زۆر جار ڕووداوەکە بەهۆی نەکوژاندنەوەی سپلیتە ئەم و باڕیدەیە گیزەرە ئەم ڕووداوانە ڕوو دەدا. پیاوانی ئاگرکوژێنەوە جگە لە جێبەجێکردنی ئەرکی فەرمیان هاوکات ئەرکێکی مرۆییشیان لە سەرشانە کەوای کردووە بەردەوام لە خەمی ژیان و ماڵی خەڵکدا بن و وەک خۆیان دەڵێن گوێ نەدەنە کاتەکانی دەوام و مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوەی ئاگر. داواش دەکەن هاوڵاتیان لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هاوکاریان بن و نەبنە ئاستەنگ لە بەردەم کارەکانیان. زۆر بەجارێ ئەم سندۆنە پێرەکەی بەهۆی شۆفێرانەوەی بەسن بەهۆی جارێک کاتێک کەمێک لە ئەرکەمان تاخیرە بین ئەوەش دەبووی کە خەرک ئاوکاریمان ناکە بەڕاستی یعنی کە کاتێک دەچینە شوێنی ڕووداوەکە ئەم خەڵکە هەموو لێمان خراپ بنەوە. زۆر جاریش لە کاتی ڕووداوەکە کە کاتێک دەگەینە شوێنی ڕوودا و هاوڵاتیان ڕێگرمان دەبن لە ینی کۆتۆڵکردنی ڕووداوەکانی ئاگەر دێم بەردەستمان دەگرن.
تەنها لە سنووری ناوەندی هەولێر و دەوروبەری لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا نزیکەی 300 کارمەندی هێزەکانی بەرگری شارستانی لە ئەرکی فەرمیدان کە دابەش بوون بەسەر حەوت بنکەی فریاکەوتن و ئامادەی بەهەناوەچوونی هاوڵاتیانن لە هەر ئەگەرێکی ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازراودا. هێمن حسێن، کوردستان 24 هەولێر. لەگەڵتان بەردەوامین وەچی ناچەوەرێکی دیکەی پاشی و بۆم شەو باس لێکێک لەو نەخۆشیانەکەین کە بەداخەوە ساڵانە لە جیهان و لە هەرێمی کوردستانی ژمارەیەکی زۆر خەڵک تووشی دەبن و هەندێک جار بەهۆیەوە ئەم کەسە گیان لە دەست دەدات و هەندێک جاریش مەترسی بۆ سەر ژیانی کەسەکە دروست دەکات. نەخۆشیە چییە؟ و مرۆڤ چۆن خۆی لێ بپارێزێت؟ ڕێگەکانی چارەسەری چییە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆرە سەوزان هۆشیار پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەخۆشیەکانی مەمک و هەروەها بەڕێوەبەری سەنتەری نەخۆشیەکانی مەمک لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم کاتت باش بەخێر. سەرەتا بەوە دەستپێکین باس لە دیارترین نەخۆشیەکانی مەمک بکەی لە جیهان و لە کوردستان بە تایبەت. دیارترین نەخۆشیەکانی مەمک خۆمان دەزانین کە شێرپەنجەی مەمکە هەم لە کوردستان هەم لە جیهان بەگشتی کە ئافرەت ڕەچاوێ دەبی کە تووشی گرەیەک دەبی پاشان کە پشکنین و بە قۆناغەکانی چارەسەر دەڕوا کە دەستنیشان دەکرێوەکو نەخۆشی شێرپەنجەی مەمک کە باوترین شێرپەنجەیە لە ئافرەت. باسی گرێت کرد. گرێت چییە؟ چەند مەترسی هەیە؟ چەند هۆکارە بۆی ئەو کەسە تووشی شێرپەنجە ببێت؟ خۆی زۆربەی ئەو نەخۆشانەی کە پەیوەندی بە پزیشکی نەشتەرگەری گشتی دەکەن و خاستن ئەو تایبەتمەندیانە لە بواری پسپۆری نەشتەرگەری مەمک پەیوەندی بە پزیشک دەکەن بەهۆی هۆکاری هەبوونی گرەیەک لە مەمچی. دەتوانم لێرە ڕاپەیان بڵێم زۆربەی ئەو گریانەی کە لە مەمک دروست دەبێت لە ڕادەیەک 1970 تا 85 گرەی خاوێنە واتە پاک پێ دەڵێن پیسەکە نییە. ئەوەی دەمینێ ئەو نسبەیە کە 20 تا 25 ئەوان شێرپەنجە دەبن کە کوش دەزانین کە شێرپەنجەیە بە چەند قۆناغێک دەستنیشانکردندا دەڕواتە هەتا بزاندرێ ئەوە شێرپەنجەیە. لە چ تەمەنێک ئەگەری دروستبوونی گرەی مەمک هەیە؟ خۆی گرەی مەمک لە تەمەنی 20 ساڵیەوە دەست پێ دەکات بەس ئەوانی پاکەکان لە پاش 35 دەست پێ دەکاتن ئەگەر گرەیەکە مەسەلەن لای شێرپەنجە بڕۆ ئەو کاتە پاش 35 ساڵ دەست پێ دەکات شێرپەنجە. باشە. لە کوردستان داتایان زانیاری هەیە سەبارەت بە ئەم ئەو سنتەری مەمک داتای 2010 لە خۆشبەختانە لە 11900 و نزیکەی 900 نەخۆش 11900 نەخۆش 35 نەخۆش تووشی شێرپەنجە بوون وەکو داتا کە ئەوانە هەموو پشکنینیان پۆکرایە و دەستنیشان کرا و چارەسەریش کرایە 35 نەخۆش. ئەو ئامارە زۆر نییە بەنسبەت 11000 نەخێرنە. خۆی باز دەکرێت ئەمە لە کوردستان وایە یا لە جیهان ئەگەر بە بەراورد باسی بکەی خۆی بەراورد لەگەر جیهان ئەگە برێن وەکو وڵاتێکی پێشکەوتووەکو ئەمریکا لە 8 ئافرەت یەک دانیان تووشی شێرپەنجەی مەمک دەبن. ئەوەش بە هۆکاری دەتان بلێم جنێتیک بۆ ماوەیی چەند هۆکاری تر هەیە لەوێنەر بەس کە وەکو ئێمە وەکو داتا زۆر خەڵک دەڵێ داتای شێرپەنجە زیاد بۆ نەخێر داتای هۆشیاری شێرپەنجە زیاد بووە لێ خەڵکەکە وەکو دڵە ڕاوچەیە کە هەر گرەیەکی هەبوو هەستێکا شێرپەنجەیە بەس وەکو من بەڕێوبەری سنتەر کە ئەو داتای لامانە پشکنینیان بۆ کرایە کە ئەوانە لە کنەمەکە شێرپەنجە دەستنیشان کراینە. ئەمە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەم یان زیادی کرد کەمی کردیە بە نسبەت ئەمە وەکو سنتەر. ئەگەر ئاماژە بە ئاماری ئەم ساڵیش بکەی و چەند مانگەی کەوت؟ ئاماژەی ئەم ساڵە تقریبەن تا ئێستا 15 نەخۆش نزیکەی 15 نەخۆش چونکە ئەمە ساڵانە ئامارەکانمان لۆدێ. جگە لە هۆکاری بۆ ماوەی چه هۆکارێکی دیکە هەیە کە ببێت خۆی چەند هۆکارێکە یەکەمیان خودی ڕەگەزی مێیی یەک لە هۆکارانەیە کە تووشی شێرپەنجە دەبی. دوو سووری مانگانە واتە ئەو ئافرەتانەی کە زوو سووری مانگانە دەبنیان تاخیر سووری مانگانەیان ڕاوەدەستی ئەوانی شیر نەدان بۆ مناڵ بەکارهێنانی هۆرمۆنات و حەبی بەرگری لە سک ڕەچاوی توشببینی تیشک واتە لەو شوێنانی کە ڕەچاوی توشببوونیش تیشک دەبن جگەرە کێشان تا ڕادەیەک خواردنەوەی مادە کوحولیەکان ئەوەش تا ڕادەیەک هەروها قەڵەوی و وەرزش نەکردن. باشە ئەگەر کەسێک بیاوێ خۆی بپارێزێت چی بکات؟ باشە خۆ پاراستن بەسێ قۆناغ دەڕەوە. یەکەمیان پشکنینی خۆی مانگانە کە لە تەمەنی 20 ساڵە دەست پێ دەکا. دووەمیان 3 ساڵ جارێک پشکنین لەلایەن پزیشکەوە ئەوەش چەند خاڵی گرنگیە ئێستا باسی دەکەین. سێیەمیش پشکنینی ساڵانە
بۆ ئەوانەی تەمەنیان لە 40 ساڵە بەرەو سەرەوەیە ئەبێنە سەر خاڵی یەکەم پشکنینی خۆی ماگانە هەموو ئافرەتێک دەبی هۆشیاری هەبی لەسەر پشکنینی خۆی ماگانەی مەمک کە بە چەند قۆناغێک ئێمە لە چەند سوۆسیال میدیا و وەکو پرۆشور بۆیان ڕۆن دەکەینەوە ڕۆژانەش لە سنتەرەکە بە شێوەی تەسقیف هۆشیاری تەندروستی پێیان ڕادەگەینین کە چۆن پشکنینی خۆی مەمک بکەن لە 20 ساڵە دەست پێ دەکاتن لە هەفتەمین لۆدەیمن ڕۆژی سووری مانگانە ئەوە ئەگە ئافرەتەکە سووری مانگانەی هەبی ئەوانی مەسەرەن ئەمە لەبەرەوەی لە کولتوری کوردەواری زۆربەی ئافرەت لە تەمەنەکی زوو مێردی دەکاوەتە شوو دەکاتن ئەوانی سکیان هەیە سووری مانگانەیان یا ڕۆژێک لە مانگ دەستنیشان دەکەن بۆ ئەو پشکنینە ئەوانی سووری مانگانەیان ڕاوەستایە کە لە تەمەنیان لە پاش 50 ساڵە ئەوانیش هەمان شوێەوە ڕۆژێک لە مانگێک دیار دەکەن هەموو مانگ بەو شێوە ئەو پشکنینە دەکەن ئەوانی شیر دەدەن مثلەن داکە و شیرخۆرەیە شیری دەداتە مناڵەکە پاشوێ ئەینی ڕۆژێک لە سووری مانگانە لە هەفتەمین لۆدەیەمین ڕۆژ دەیکا بەڵانە بە شەرتێک دەبی پاش شیردانی مناڵەکە واتە مەکەکانی بەتاڵ کرد بێت ئەوە بەنسبەت یەکەم پشکنینی مانگانە کە هەموو ئافرەتێک دەبی بیکە لە تەمەنی 20 ساڵە دەست پێ دەکەم 3 ساڵ جارێک سەردانی پزیشکی پسپۆر بە شەرتێک بە مەرجێک دەبێت ئەم نەخۆشە هەموو مانگانە پشکنینی خۆی بکە ئەگەر هەر گۆڕانکاریەکی لە مەمچی خۆی دیت ئەوە دەبی بە زووترین کات نەک 3 ساڵ ئەوانی بە شێوەیەکی ئاساییدەوە 3 ساڵ جارێک ئەبێ پەیوەندی بە دکتۆر بکەن بۆ پشکنین لەبەروی لە تەمەنی 20 ساڵی تا 30 گۆڕانکاری دەکرێت بە مانگانە و بە ساڵانە پشکنینی ساڵانە واتە بە شێوەی تیشک مامۆگراف کە گرنگترین قۆناغا لە دەستنیشانکردنی شێرپەنجە لە 40 ساڵیەوە دەست پێ دەکات هەموو ئافرەتێک ساڵێ جارێک دەبێت ئەو پشکنینە بکاتن ئەگەر بۆ ماوەی هەبی لە خانەوادەکەی ئەگەر بۆ ماوەیش نێ لە خانەوادەکەی 2 ساڵ جارێک ئەو پشکنینە دەکات پشکنینی خۆی خودی کەسەکە بێ ڕێنمایی ئەتوانێت بیکایان باشترە پێشتر ڕێنمایی هەبێت یان ڤیدیۆ ببینێ یان بزانێت چۆن ئەکرێت ئەو کاتە ئەنجام خۆی ئەمە لە سنتەر وەکو سکرینێکدامان ناوە کە چۆن پشکنینەکان بە قۆناغ دەڕوە هەروها بە شێوەی پرۆشور هەروها کە نەخۆشیش لە پزیشک دەپرسێتن خۆی 3 قۆناغا سیرکردن هەستکردن و کوشینی گۆی مەمەک سیرکردن واتە لە 3 شوێنە بەرامبەر ئاوێنە ڕاوەدەستی سەیری مەمکەکانی دەکا قەبارەی گۆڕانکاری لە گۆی مەمکی و ئەوەکانی هەستکردن بە سەری پەنجەکانی دەستی هەست بە مەمکی دەکە بە شێوەی بازنەیی یان بە شێوی ڕاست و ڕاست کوشینیش لە ئاخر قۆناق کوشینی گۆی مەمکی دەکە بزانی هەرش لە منێکی نائاسایی دەرچوو ئەو کاتە پەیوەندی بە پزیشک دەکاتە باشە ئەگەر بین نیشانەکان باس بکەین نیشانی تایبەت هەیە لەو کەسی کە ئەگەری شێرپەنجەی لێ دەکرێت یەکەم نیشانە زۆربەی نەخۆش کە لە بیدایەتی نەخۆشیەکە زۆربەیان بێ نیشانەنە کە دێتنیش یەکەم نیشانە بوونی گرەیەک لە مەمچی پوچبوونی یان چاڵبوونی پێستی مەمک چوونە ژوورۆی گۆی مەمک بوونیش لە منێک هەروها دروستبوونی گرەیەک لە بنباڵی ئەو 5 خاڵەیەک لە دەتانی بڵێن خاڵە گرنگەکانە کە ئاماژە دەکەین لەوانەیە ئەگەری هەبی ئافرەتەکە تووشی شێرپەنجە بوی شەرتیش نییە ئەم خاڵانەی هەبێ کە بە قۆناغی پشکنینەکاندا دەڕوە لەوانەیە شێرپەنجە دەرنەچێت باشە جگەلەوە ئەگەر باس لە ڕێگەکانی خۆپارێزی بکەین بۆ نمونە وەرزشکردن یان خواردن یان ژینگە چەند کاریگەری لەسەر توشبوون بەم نەخۆشیە هەیە خۆی ئەکید وەرزشکردن یەک لە هۆکارەکانە کە بەرگری دەکاتن دوو خواردنەوەی مثلەن خواردنەوەی تەندروست وەرزشکردن خواردن ئەگەر لە خواردن کەمێک ڕاوەستین چ خواردنێک هەیە ببێتە پارێزەریان چ خواردنێک باشە بۆ دووربوون لە شێر خۆی چەوری یەک لە هۆکارەکانە کە ئەگەری توشبوون دەبێت چونکە شت ون دەکاتن مثلەن گرێ هەیە قەڵەوە ئەو چەوریە کە دروست بووە گرەیەکە ون دەکاتن لەبەرەوەی ئافرەتەکە زۆر قەڵەوە ئەمە دایمەن ئاماژە بۆ دەکەین وەرزش بکەن و خۆتان پارێزن لە قەڵەوی هەروها جگەرە کێشان تا ڕادەیەک باشە ئەی خواردنێک هەیە بە سوود بێت یان وەکو ئابڵین بەرگری لەشی ئەو کەسە بەرامبەر بە خواردنی تەندروست وەکو خۆمانە خواردنانەی کە زیان بەخش نییە بۆ مرۆڤ تەندروستێکی ناتوانین بۆ نمونە من بیست و ماڵن هەنجیری وشک یەکێک لەو خواردنانەیە کە بەرگری زیاد دەکات ئەمە ڕاستە بەخوا تا ڕادەیەک ئەوە قسەیە دەین ینی وەکو دەڵێن کولتوری قەدیمە خواردنێکی دیاریکراوە نەخێرنە باشە ئەو کەسانەی کە کێشی لەشیان زۆرە وەکو ئاماژەت بۆ کردن یا هۆکار بۆ ئەوەی کە مەترسی لەسەر ئەوان دروست ببێ ئەوەی کە گرێکە دیار نییە یان
با بڵین هۆکاری دیکەشی زیاترە لە کەسێکی ئاسایی ئەوانی کە قەڵەون خۆ دەزانی لەوانەیە مەشاکلی هۆرمۆنات تێکچوونی هۆرمۆناتیان هەبی یەک لە سەبەبەکانە دوو وەکو ئاماژەم کرد قەڵەوی کە ئافرەتەکە دێ لەبەرەوەی زۆر قەڵەوە قەبارەی مەمکەکەی زۆرە حتا لە هەست پێکردن زۆر جار زۆر زەحمەتە ئیلا ئەوە دەبێ بە پشکنینی تیشک بە مەرجێک تەمەنی لە 35 ساڵ بەرزتر بێتن لەبەرەوەی کە قەبارەی مەمچی گەورە بوو چەوریەکە مەجال نادا بڵێن غودەکان یانگرەکەی مەمک بە جوانی دیار بیتن باشە دکتۆرە دەگەڕێمەوەلا دەچینە ئامێدی هاوڵاتیان بە تایبەت ئافرەتان لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان ڕوودەکەنە دوکانەکانی کوتاڵفرۆشی جلوبەرگی کوردی و ئافرەتان خۆیان بۆ کڕینی پێداویستەکانی جەژن ئامادە دەکەن شیمال بەرچی پەیامنەری کوردستان 24 لە ئامێدی زانیاری زیاتر دەخاتەوە بلف دم باش بید امنو که نوا سنتره ناحیه دیره لوکیدا لویره بازار پروکین جلین جنا هیا لویره و کن بینین اول جماره که زور یا جنا نه هاتی نویره جلین کردی پروین کردی و بازار اون هاتی نه جبو جشنا رمضان پروکین کردی جلین کردی بخواه بکرن مدوید ام دیگل وانا بخو باغ وین یعنی بزانین جلین کردی جبوانا چوا تاکا خواه طیبتی جی ده بیراورین آینی دا بوچه او فیر جاهنده یازور افریقا هاتی نویره و کم دبینن بازار جلو بلگین کردی لویره گلکی گرمه یعنی چند چیزی رجاو آفرتن او جنین کدویتن جلین کردی بخواه بکرن بو جشن رمضان لویره زیدت بیدن افدام تباشم بیجین بوچه هاتی نویره جلو بلگین کردی بکرن یعنی با چوا تا خواه عندما باشتر بخیر بن سر چاوا براستی جلکی کردی سیمای کردبون آمرویه و پتر خلک ما گرنگی روز جشن داده تا جلکی کردی و کلتوره که نف ماده یعنی ام بیشن خلکی ویده وری گلک جلین کردی جنین وانا گلک جلین کردی البجنا خواهد کن یعنی بوچی زیادتر افده وره وانجلال برخوان کن خدای راستی پتر خلکی ما گرنگی بجلکی کردی داتن چم کو ام کردین شهرستانیت ما کرده هگر مروف برا پتر نتوید برنیاز چه برنیاز بند کلتور خواه و سر و سیمای خواه جلکی خواه گلک سپاس مدویدن ام زیجنا بپرسین یعنی بزانین که او کوالیتی ها جلکان دیسانجیر ام بزانین یعنی جورین وانا بهاین وانا چوانا اگر تو کرم کفری زحمت نبیتن چند جورین جلین جنا هنه کوالیتی وان چوایا دیسانجی بهایت وان چوانا نفساله بشكل بخيراتنا هوات كان وكي جلكي كردي نتوي جالك شوازيت تاين ميتاي شوازي جلكيت كجانيت أفراتين جحيل ميتين دان عمران أفاجيش رانجي ديار بيتنو أفاجيش دريني ديار بيتنو اور جلكي كي جانا يعني جلكي كي نتوي وبتريا يعني أف جلكي هالكفتنت ديارين كرداد هنا باركرن وكي روجين جاجنة وروجين نفروزة كوافاجي جلكي كي جانا ويوم قيلا وجلكي كي بيجن بهاين وانا چوارن یعنی با هندگ زور جالا جند بيجن یعنی بهای جلین کردی پروکی کردی گله گران افراسته بتريان جاران دمي نزيكا هالكفتنا دبيتن دكاندار هندا دكاندار بيجن يعني في أبيدي بخو استغلال يعني بهاي جلقاد هتا جران كرن وكي هال نزيكي هالكفتنا جاجنا نفروزي بيتنو جاجنا قرباني آن جاجنا رمضانه زانن يعني في دمي أفرادين كرد سردان جلقاد كردي دكتو كرن في دمي هندا دكاندار بهاي وان جران يعني هندا كان جيباشن همان سعران بهاي برين هنا دسته خوش بن بله جن لبیره بهرا پتری جلین کردی پروکین جنی چند چیدن یعنی بازار وانا چند روزه نزدیکی جشن رمضان دیدن بازار جلو برگین کردی لبیره زیادت بید جبرکو هر وقت دکاندار بوم داد یار کردن زیادتر لبیره داخازی لسر جلو برگی کردی هیا جلای جنین و دفره و بله سپاس بۆ هاوکارمان شیمال بەرچی لە ئامێدی دکتۆرە سۆزان دەگەڕێمە وڵات لەو پرسیارەوە دەست پێیەکەمەوە باسی شیردانەکەین زۆر جار پزیشکان ڕێنمایی خانمانەکەن بە تایبەت ئافرەتانی دووگیان کە شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان هۆکاری ئەوە چییە کە بەو شێوەیە باس لە شیردانی سروشتیەکرێت شیردان بۆ مناڵ خۆی یەک لە هۆکارەکانە کە بەرگری دەکات لە توشبوونی شێرپەنجە چۆن کاتێک کە مناڵەکە دەبێت ئەو شیرەی داکواتە ژاکەکە دژەتەنەی تێدایە کە چەند دەتوانم بڵێم موادی تێدایە کە بۆ مناڵەکە باشە هەم بۆ سوودی بۆ مناڵەکەی سوودی بۆ دایکەکە هەیە هەروها لەو ماوەیە کە دایک شیری دەدا بە مناڵەکە
هۆرمۆناتی ئەو هۆرمۆناتی کە تێکچووە لە کاتی سکپڕی ئەو کێشەی کە زیادی کردێ لە کاتی سکپڕی لەگەر شیردانەکە دەبتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی کێشی هەروها بۆ دروستبوونی منداڵێکی تەندروست. جگە لەوە لەلایەنە جەستەیەکەوە چه سوودێک بە ئافرەتەکە ئەگەیەنێ چەند ئەبێتە پارێزەر بۆی خۆی وەکو باسم کە ئاماژەم بۆی کرد کە هۆرمۆناتەکەی کە تێک دەچی ئەیگەڕێنتەوە وەزعی نۆرمەڵ ئەوە یەک دووش قەبارەی مەمچی دەگەڕێتەوە حەزمی تەبیعی پێشتر وەکو پێشتر لی نایە بەڵانەچین کە بچووک دەبتەوە. باشە ئێستا خەڵکێکی زۆر بۆ نمونە وا قسە ئەکەن کە ئەو دایکانەی شیری خۆیان نایەن بە مناڵەکانیان مەترسی هەیە لەسەر با بڵین توشبوون بە نەخۆشی و بە شێرپەنجە و ئاماژەت بە داتاکانیش کرد کە چەند داتایەکەیە لەو داتایانە چەندە شیرنەدان بۆتە هۆکاری توشبوون بە شێرپەنجە لە خانمەکانیان هیچ زانیاریەک سەبارەت بەوە هەیە؟ خۆی وەکو ئامار پێت بڵێم کە ئافرەتێک شیری نەدایتە مناڵەکەی خۆی دووشی شێرپەنجەوە نەخێر لەبەرەوەی شیرەکە وەکو کردەواری خۆماندانە شیرەکە گەڕاوەتەوە مەمچی دەبتەرە چاری توشبوونی گرێ ئەو گرێ چەند گۆڕانکارێکی لەسەر ڕوو دەدا زۆر جار ئافرەت تووشی ڕەچاوی ئەو دەبی تووشی نەشتەرگەریبی واتیان تووشی قونێر دەبی لەوەرە شیرەکە دەگەڕێتەوە تووشی ئیلتیهابات دەبی یان دەبێتە گرێ پاشوی چەند چارەسەری وەرگرتووە ئەو گرەیە مەترسیدارە پێی دەگوترێ ئەنتیبایۆمە زۆر جاریش گرەیەکە لە مەمەک دەمێنێ ڕقڕق دەبی بە ماوەی کات گۆڕانکاری لەسەر ڕوو دەدا بەهۆی هۆرمۆنۆت ئەوە لەوانەیە یەک لە هۆکارەکانی کە تووشی شێرپەنجە بێت. ئەمە ئەو گرەیە کە هەندێک جاراڵن بۆ نمونە ئەو کەسا گەر منداڵی ببێ جارێکی تر شیر بگەڕێتەوە مەمکی چاکە ئەبێت بەو جۆرەیە ئایا هیچ شیردان یان دووگیانبوون هیچ گرەیەک لەناو ئەبات؟ نەخێر بەڵانەچینەکە کاتی کە دایک شیر دەداتە مناڵ زۆر جار کاتەکەی مثلەن تۆزێ تاخیرتر لە بینی شیردانەکە شیرەکە دەگەڕێتەوە لە بۆریەکانی مەمک ئەپەنمێ وەکو گرەیەکی دەدێ بەس بە پاشی پشکنین لۆ دەکەین پێی دەڵێن حالەتەکە پێی دەگوترێت گالەکتۆسیل ئەوە پاشوان کە شیرەکەی دەدا ئەو گرەیە نامێنێ. باشە سوڕی مانگانە چ پەیوەندێکی بە نەخۆشی شێرپەنجەی مەمکەوە هەیە ئایا تێکچوونی سوڕی مانگانە کاریگەری لەسەر توشبوون بە نەخۆشیەکانی مەمک هەیە؟ خۆی تێکچوونی سووری مانگانە واتە تێکچوونی هۆرمۆنات خۆشمان دەزانین کە لە مێشک غودەی هایپۆسەلامەس کە پەیوەندی بە مەمک و بە هێلکەدان هەیە کە سووری مانگانە تێکچوو هۆرمۆنات تێک دەچی واتە هۆرمۆنی شیر بە تایبەتی بەرز دەبێتەوە کە هۆرمۆنی شیر بەرز بۆ زۆربەی ئافرەت سکپڕیان نابێ زۆربەی ئافرەت ڕەچاوی ئەوەی نەمە کە سووری مانگانەیان ناوی کە ئەوەش دەبێت تێکچوونی هۆرمۆنات ئیمبەڵانساک دروست دەبێت لە بینی هۆرمۆنات و زاروەشە ئافرەتەکە تووشی شێرپەنجە بووە لەبەر هۆکاری تێکچوونی هۆرمۆناتەکە زوو دەستنیشان ناکرێت. تێکچوونی هۆرمۆنات ئەگەر بۆ ماوەی درێژ بێت یان کورد یان کەسەکە بۆ نمونە چارەسەری نەکات و بەردەوام بێت بەو شێوەیە مەبەست لەوەیە؟ نەخێر بزات مەبەستەکە لەوە نیە خۆی تێکچوونی هۆرمۆنات وەکو ینی هۆرمۆنات مەسەلەن پرۆجستیرۆن هەیە ئیسترۆجین هەیە LHFSH ئەوانە هەمووی تێکەڵ دەبن ئافرەتەکە سووری مانگانە ناوی مەمکەکەی ئاوسێ ژانی دروستەکە زاروەشە گری دەبی گرەیەکەی هەست پێ ناک لەبەروی مەمکەکەی زۆر ئاوسێ لەبەرەوەی ئەو تێکچوونی هۆرمۆناتە. گرێ یەک جۆرە؟ گرێ دوو جۆرمان هەیە گرەی پاک و گرەی پیس مەبەستم لەوە نییە ئەو گرەیە کە دروستە بێت لە چی دروستە بێ یان نەوعەتەکەی چییە؟ خۆی گرەی شێرپەنجە چەند خانەیەکە زوو دروست دەبێت یەکتر دەگرێتەوە ئەوە فەرقی هەیە لەگەر ئەو گرەیە کە زۆربەی ئافرەتەوەتە پێ دەگوترێت فایبرۆ ئەدینۆما تەلەیوف چەند ئەلیافەکە لە لەشی ئافرەت وەکو گرێ خۆی نیشان دەدا. ئەمە بەستمە گۆشتە کیسی ئاوا چۆن چۆنیە خۆی گۆشتە لیفە گۆشتە. باشە بینە سەر شێوازی چارەسەریەکان لە کوردستان ئێستا چارەسەری چەند جۆری نەخۆشی مەمک هەیە؟ خۆشبەختانە لە کوردستان دەتانم پێت بڵێم هەموو قۆناغەکانی چارەسەری نەخۆشی شێرپەنجەی مەمک هەیە. بە وەکو نمونەیەک بینین ئافرەتێک گرەیەکی مەمچی هەیە تەمەنی لە 35 بڵێن 36 ساڵە پەیوەندی بە پزیشک دەکات کە دەڵێ گرەیەکی هەیە کە پشکنین کە دەستە لای پزیشکە کە پشکنینی بۆ دەکرێت شک و گومانی شێرپەنجەی لێکرابێ دەستا قۆناغی دووەم بۆ پشکنینی تیشک سۆنار هەرە پشکنینی تیشک بە شێوەی مامۆگرافی پاشان کە ئەوەی بۆکرا کە گرەیەکە دیتمان گومان لێکراوە دەچێتە قۆناغی چاندنی خانەیی واتە پارچەیەک لەو گرێ وەردەگیرێ بە بەنجێکی مەوزعی هەر لە هەمان شوێن بە نەفسی ڕۆژ بۆی دەکرێت تقریبان 10 دقە لەو 15 دقی پێدەچێتن چەند پارچەیەک لەو گرێ وەردەگیرێ پاشان دەنێدر بۆ چاندنی خانەیە
5 ڕۆژێکی دەوێت لە پشکنینی تاقیگە پاشان کە دەگەڕێتەوە بە جۆرەی زۆری شێرپەنجەکە دەست پێ دەکەین چارەسەری دەکەین. شوێنی گرەیەکە زۆر گرنگە بۆ ئافرەت. ئەو گرەیەکە بچووک بێ بە جۆرەی قەبارەی مەمکەکەیگە مەمکەکەی گەورە بێ گرەیەکەی بچووک بێ ئەوە دەتوانین نیوەی مەمکەکە هەڵگرین ڕەچاوی ئەوەی نەبی کە هەموو مەمچی هەڵبگیرێ. دێنە سەر ئەگەر چوو بیتە لای بنباڵی بە جۆرەی دیسان قەبارەی مەمکەکە قەبارەی گرەیەکە چەند گرەی بنباڵی گرتووە دەستە سەر قۆناغی چارەسەری قۆناغەکان. واتە زۆر ئافرەت هەیە مەمچی گچکەیە گرەیەکەی گەورەیە ئەو ناتوانێت ئەسە نەشتەرگەری لۆ بکەین. دەبێت ئەوە بچێت چارەسەری کیمیایی وەربگرێت گرەیەکەی بۆ بچووک بکرێتەوە پاشان نەشتەرگەری بکرێت پاشان دەگەڕێتەوە بۆ چارەسەری کیمیایی کە چارەسەرچی بنەرەتی بۆ دەکرێت بە جۆرەی پشکنینی جۆری شێرپەنجەکە چ جۆرەکە چ جۆرە هۆرمۆناتەکە ڕەچاوی چارەسەری کیمیاوی و چارەسەری هۆرمۆنی دەبی و ئێستش خۆشبەختانە چارەسەری بایۆلۆجیش هاتە هەولێر لە کوردستان. چییە چارەسەری بایۆلۆجی چۆنە؟ چارەسەری بایۆلۆجی دەرجیەکە ئەوە پشکنینی خانی وەکو باسم کرد دەبێتە دوو جۆر پشکنینی گرەیەکە خۆی کە جۆری شێرپەنجەکە پشکنینی هۆرمۆنی کە ئایا ئەوە چه هۆرمۆنەکی بدرێتێ دژی شێرپەنجەکە ڕاوەدەستی چ بایۆلۆجیەکی بدرێتێ دژی شێرپەنجەکە ڕاوەدەستی. پاشویش زۆر ئافرەت ڕەچاوی تیشک نابنواتە زۆربەی خەڵک لە ناو کۆمەلگا پێ دەڵێن لێزەر ئەو لێزەر نییە چارەسەری تیشکیە پاشان ئەو قۆناغەشتەوە دەکە بە جۆرەی جۆری شێرپەنجەکە لەوانەیە 4 جەرسە بێ لەوانەیە 6 جەرسە بێ پاشان یەکجاری بنەڕەتی بنبر دەبێتن پشکنینی 6 مانجی بۆ دەکرێت پاشان دەبتە ساڵانە. چەند گرنگە بۆ نمونە لایەنی دەرونی ئەو کەسە بەهێز بێ بۆ خێرا چاکبوونەوەی ئایا لایەنە دەرونیەکە هیچ کاریگەریەکی لەسەر چارەسەریەکەی ئەبێت؟ دەستخۆشت لێ دەکەم کە ئەو پرسیارەت پرسی گرنگترین خاڵ لە چارەسەری شێرپەنجە باری دەرونیە. یەکەم لە ئافرەتەکە پاشان لە خانەوادەکەی هاوڵی نەخۆش خاصەتەن ئەو ئافرەتەی کە شووی کردێ پیاوەکەی وەکو خۆت دەزانی ئێمە لە کۆمەلگایەکی کولتورە چین فەرقی هەیە لەگەڵ کۆمەلگای تر زۆربەی پیا هۆشیاری نییە وای زانی کە شێرپەنج ئافرەتەکەی تووشی شێرپەنجە بوو تەواو ژیان ڕاوەستا لەو نقطەیە نە بەعکسەوە کە باری دەرونی ئافرەتەکە باش و واتە مەناعی بەرز دەبێت دەتوانی ڕەچاوی شێرپەنجە و بەرامبەری ڕاوەستێ بەڵانەچنێکە باری دەرونی تەواونەبی تەبعەن مەناعی دێتە خوارێ ناتوانانی ئەمە زۆربەی نەخۆشمان بەس لەبەرەوەی دەرونی بە قووەت بە وتیتی من ڕاو دەستم بەرامبەر شێرپەنجەکە دەتوانم پێدڵم بە 6 مانگ چابووە وەکو ئەو کۆنفرانسی کردمان کە ڕزگاربووی شێرپەنجە زۆربەی نەخۆشەکان چابوونەوە بە ئەوەی کە هاوڵیان لەگەڵیان بۆ باری دەرونیان باش کردیان ئەوە گرنگترین هۆکارە. باشە هیچ چارەسەرێک هەیە لێرە نەکرێت و ناچار بن ئەو کەسە بنێرنە دەرەوە؟ هەموو قۆناغەکانی چارەسەر هەیە لێرە ئەو قۆناغانە ئەو چارەسەرێکە لێرە دەکرێت هەمان شێوە لە دەرەوەی وڵات دەکرێت بەڵام لێرە لە کۆمەلگاکەمان ئێستا ئەو شتە باوە کە ئافرەت ڕەچاوی شێرپەنجە بوو شتێکیان هەیە دەبی فەوری عملیات بکرێت ئەو ڕە تووشی شێرپەنجە بۆ دەلی سبەینی عملیاتم کە وای زانی ئەگە سبەی عملیاتت کرد تەشەنە ناکە بە قۆناغەکانەدی ناڕوە ئەوە یەک دووش ئەگەر هەستی کرد چووە دەرەوەی وڵات شێرپەنجەکە بنبڕت دەبێت ئەوەش بۆ چوونەکی غەڵەتە چونکە نفسی چارەسەر لێرێ هەمان نەشتەرگەری لێرە دەکرێت لە دەرەوەی شاریش دەکرێت. مەبەستت لە نەشتەرگەری چییە؟ بڕینەوەی مەمکە؟ نەشتەرگەری وەکو ئاماژەم پێکرد چەند زۆری هەیە بڕینەوەی مەمەک یان هێشتنی مەمەک بەس بخاوێنکردنی گرەیەکە و دەوروبەری و بنباڵ خاوێنکردن مەمکەکە وەکو خۆی دەمێن تۆزی قەبارەکەی بچووک دەبێت. نەشتەرگەری ئێستا هیچ جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی لە پێشترە ئەکرا مەبەستمەوەی کەمترین زیان بە نەخۆشەکە بگات؟ ئەکید پێشتر یەک زۆر هەبوو کە بەس هەموو مەمکەکەیان هەڵدەگرت پاشان کیمیایی وەردەگرت ئەو پشکنینی هۆرمۆنیە بۆ نەدەکرا ئەو پشکنینی بایۆلۆجیە بۆ نەدەکرا زۆربەی نەخۆش لەیزاری وەرنەدەگرت کە دەبووە هۆکاری مردنی نەخۆش دەمێ ئاماژەی وەریناگرت ببوورە قسەکەم بۆچی وەریناگرت لەوانەیە لەبەر نەبوونی تیشک وەکو ئێستا مەسەلەن و لە ئارادایە لۆ مانگی داهات و سنتەری لیناک بکرێتەوە کە چەند ئامێری تیشکیان هێناوە بۆیت نەخۆش ڕچاو نەوێ بستە دەرەوەی وڵات پێشتر ئەو شوێنە شوێنی دوور هەبوو دووش ئەو هۆشیاریە نەبوو چونکە بیر و باوەڕێکیان هەبوو کە ئافرەت تووشی شێرپەنجە بوو واتە دەمرێ ئێستا ئەو بیر و باوەڕە گۆڕا شێرپەنجە چارەسەری هەیە چونکە چەند قۆناغەکە لەگەڵی دەبی و چا دەبیتەوە. باس لە هەڵمەتەکانی هۆشیارکردنەوە بکەین چەند پێویستە چەند گرنگایان
وەکو پزیشکان ئێوە چەند توانی وتانە هاوکار بن بۆ خانمان بۆی پارێزراو بن لەم نەخۆشیە خۆی ئێمە ساڵانە بەتایبەت کە بەڕێزت بەڕێوەبەری سنتەری نەخۆشیەکانی من ئێمە ڕۆژانە بەیانیان پێشوەی کە پزیشک دەست پێ بکە پشکنینی نەخۆشەکان بکاتن دە دقەیەک هۆشیاریان دەدەینێ شێوەی پرۆشورماندانایە پرۆشور بە نەخۆشەکان دەدەین بۆیان مادانایە لە شوێنی چاوەڕێکردن هەر کەسێک بێوێ بیبە زۆر نەخۆش هەیە دەڵێ نازانم فێرم کا بەخۆی داوا دەکە نەخۆشیش هەیە بەهۆی ئەو سۆشیال میدیایە و ئەوەندەوە لە بەروێ مانجیدا مانجی بەڕەنگابوونی شێرپەنجەی مەمکە هەروە هۆشیاری شێرپەنجەی مەمکە ئێمە لە یەکیدا وەکو تیم وەکو تەلەڤیزیۆن وەکو سۆشیال میدیا دەست پێ دەکەین مانگەچی کامل هۆشیاری دەدەینە ئافرەت و هەروەش کە ڕۆژانە هاتنە سنتەر یان دەستنە ئەو بنکە تەندروستیان لە لەوێن دەرش پزیشکی خێزانی هەیە ئەویش لێرە هاتووە تا ڕادەیەک لە بواری نەخۆشی مەمەک هۆشیاری دەداتە نەخۆش. دکتۆرە لەگەڵە بەردەوامە بین لە ڕۆژی جیهانی مناڵان ناوەندی باڵای لاوانی سۆران ئاهەنگێکی بۆ مناڵانی دەڤەرەکە ڕێک خست و منداڵان چەند چالاکێکی جیاوازیان تێدا ئەنجامدا. تەیفور محەممەد پەیامنەری کوردستان 24 لە سۆران زانیاری زیاتر دەخاتەڕ. بەڵێ ئەم شەو لە نێو یەکێ لە پارکەکانی شاری سۆرانی دیارە چالاکچەکانی ئەم شەو جیاوازن لە شەوەکانی دیکەی مانجی ڕەمەزان لێرە بەبوونەی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵان ئاهەنگێکی فراوان بۆ مناڵان تەنانەت خێزانەکان ڕێکخراوە بەڵام ئاهەنگەکە تایبەتە بە مناڵان و دیارە دایکانی شان بە شانی مناڵەکانیان هاتوون بۆ نێو ئەم ئاهەنگە کە لە نێو ئەو پارکە ئامادەکراوە ئەم ئاهەنگە لەلایەن ناوەندی باڵای سۆرانی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ڕێکخراوە با هاوکاری لەگەڵ یەکێ لە باخچەساواکانی کەرتی تایبەت من لەگەڵ یەکێ لە کارژێڕەکانی ناوەندی باڵای لاوانی سۆران قسە دەکەم بەڕێز شاباس حوسێن کاک شاباس ئاماستان لە ڕێخستنیە و چالاکێت چییە؟ ناوەندی باڵای سۆران لە درێژی کارچالەکەەکانی خۆدا بەبوونە مانگە ڕەمەزانی پیرۆزەوە بەبوونەی ئەو ڕۆژە پیرۆزە کە منداڵان ڕۆژی یەکی شەش ویستمان شتێکیتر جیاوازتر لەوەی کە هەماموو بیکەین بۆیە ئەم شەو بە دەرفەتمانزانی بە مانگی پارکی گوڵان ئاهەنگێکی خنجیرەنە بۆ ئەو منداڵە چاوبگەشانە بڕەخسێنین ئەوانەش نەوەی دوا ڕۆژی وڵاتەکەی خۆمانن. زۆر سپاس دەکەم زۆر سپاس من هەوڵ دەدەم لەگەڵ یەکێ لە مامۆستایەکانی ئەو باخچە ساوانش قسە بکەم کە هەڵساون بە ڕێخستنی ئەو ئاهەنگە و ئامادەکردنی ئەو مناڵانە هەوڵ دەدەم قسەیان لەگەڵ بکەم دیارە لێرە ژمارێک لە مناڵە جوانەکانیش ئامادەکراون لێرە بە یەک جلوبەرگ داناون ئەوە بەشێک لەو مناڵانان کە لەو باخچە ساوانە هێنراون بۆیرە من هەوڵ دەدەم لەگەڵ مامۆستاکان قسە بکەم. مامۆستا سلااوت لێبێ ئەو ئاهەنگە کە تایبەتە بە مناڵان گرنگی چییە بۆ مناڵەکان؟ بەڵێ بەخێراتن تا دەکەم ئێمە وەکو باخچەی منداڵانی هیوای ناحکومی و پارکی گوڵان و ناوەندی باڵای سۆرانی یەکێتی لاوانەی دیموکراتی کوردستان ئەمڕۆ هەستان بە ئاهەنگگێڕانی تایبەت بە ڕۆژی جیهانی منداڵان بۆی منداڵەکانیش بزان کە ئەمە ڕۆژێکە تایبەتە بەوان و بۆ پێشکەشکردنی کۆمەڵی چالاکی گرنگی چییە بۆ مناڵانە؟ گرنگی زۆری لەوەی کە منداڵ حەز دەکات تا ڕۆژێکیش تایبەتە بەوان و دڵخۆش دەبیتن کە دەبینی منداڵەکان سەما دەکەن یاخود گۆرانی دەڵێن هەر چالاکی تر کا پێشکەش دەکرێت بۆیان. زۆر سپاس دەکەن زۆر سپاس دیارە چالاکیەکان تایبەتن بە مناڵان و چالاکی مناڵانە بەڕێوە دەچێت هەموو ئەو چالاکیانێک کە ئەم شەو بەڕێوە دەچن تایبەتن بە مناڵان هەوڵ دەدەم لەگەڵ یەکێ لە مناڵەکان قسە بکەم یا شتێکی تایبەت چۆنی ناو چییە؟ باشە تۆ چی دەزانی ئێستا لێرە ئامادەی؟ وڵا هەموو نمایشەکان دەزانم بە نمایشی چی؟ لاعبی پایسکل سواریمە و نمایشی جیمناستیکی دەزانم. دە باشە نمایشێکمان بۆ کە بزانین چی دەکەی بەس ئاگاداری خۆت بە لێرە بیکە ئەوە نمایش دەکات ئەو یەکێ لەو مناڵانەیە کە بەشداری ئەو ئاهەنگەی کردو ئەم شەوە نمایش دەکات نمایشەکانی جوان و جێگای سەرنجن ئەمە یەکێ لەو مناڵانەیە کە نمایش دەکات و مناڵەکانی دیکە چەپڵەی بۆ لێ دەدەن ئەوە یەکێ لە جوولەکانی دیکەی ئەو مناڵەیە جوولەکانی جێگای سەرنجن و جوڵەی زۆر سەرنج ڕاکێشن مناڵەکان چەپڵەی بۆ لێ دەدەن جوولەکانی زۆر جوان و سەرنج ڕاکێشن باشە زۆر سپاس دەست خۆش بێت زۆر سپاس سپاس.
بەڵێ دیارە بڕگە و بابەتەکان زۆرن ئەم شەو تا درنگانی شەو ئاهەنگەکە بەردەوام دەبێت کە تایبەتە بە مناڵان بە بۆنەی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵان لەنێ ئەو پارکە لە شاری سۆران ناوەندی باڵای سۆرانی چێتیلاوانی دموکراتی کوردستان باوکاری لەگەڵ یەکێ لە باختی ساواکانی ناحکومی و کەرتی تایبەت ئەمە ئاهەنگەی لێرە ڕێخستەوە چەندین بڕگە و بابەتی جیاواز تایبەت بە مناڵان لە نێو ئاهەنگەدا بەڕێوە دەچن بەڵێ. تەیفور محەممەد لە سۆران زۆر سپاس. دکتۆرە دەگەڕێمەوەلات بەر لەوەی بچینە لای راپۆرتەکە ماژەت بەوە کرد کە چەند جۆرێکی تیشک هەیە پێم خۆشە ئەو جۆرانە ڕوون بکەیتەوە چین و چۆن ئەنجام دەدرێن. خۆی بەشی تیشک دوو جۆرە بەشی سۆنار واتە پشکنینەکی ئاساییە بۆ هەموو تەمەنێک دەکرێت بەشی تیشک مامۆگرافی واتە بە شێوەی ئەکسڕێ ئەشعە ئەوە تەمەنێکی تایبەتمەندی هەیە واتە لە پاش 35 ساڵە دەست پێ دەکاتن لە پێش 35 ساڵە لەبەرەوەی قەبارەی مەمکەکە و چەوری مەمکەکە ئەوە نابێتن کە فلیمەکە وازە حجوان دەرچێ بەس پاش 35 ساڵ کە گرنگترین قۆناغا لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمک تیشکی مامۆگرافی بۆ هەموو تەمەنێکیش ناکرێ زۆر نەخۆش پەیوەندیمان پێ تەمەنی 20 ساڵە یان 22 ساڵە هاتیە و دەڵێ پشکنینی مامۆگرافیمان بۆ بکە ئێمە دەبی تێی بگەینن ئەوە نابێتن زۆر جار لێمان عاجز دەبن زۆر جار بە دڵەکی عاجز دەڕۆنەوە دەیان ئەو پشکنینەتان بۆمان نەکردین. بۆچی ئەیانەوێت ئەو جۆرە پشکنینە بکەن؟ لەبەرەوەی وەکو باسم کرد لە هۆشیاری گرنگترین قۆناغ لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک مامۆگرافیە چونکە کە مامۆگرافیەکەت کرد گرەیەکە بە جوانی بە دڵنیایی دەداتێ بەڵێ تاوەکو مامۆگرافی نەکەی زۆر جار بە سۆنارەکەش گومان لێکراوە گرێکە بەس هەر دەبی مامۆگرافیەکەی لێ بکەی لەبەرەوەی ئافرەت دوو مەمچی هەیە سێری مەمکەکەی تر دەکەی بە تیشکەکە دووش جۆری گرەیەکە چەند خاڵێکی وردوردی تێدا پێ دەرێ ماکرۆکالسیفیکیشن واتە بوونی کالسیۆم کە یەک لە هۆکارەکانە گرەیەکە نیشانەیش لۆ شێرپەنجە دەڕواتن تیشکی مامۆگرافی بۆ دابین دەکەین. باشە دکتۆرە سۆزانێ وەکو بەڕێوەبەری سەنتەری نەخۆشیەکانی مەمک کردنەوەی ئەم سنتەرەیان هەبوونی ئەم سنتەرانەی مەمک بەگشتی لە هەموو کوردستان کە لە چەند شارێکن چەند هاوکار بووە بۆ چارەسەرکردنی یان کەمکردنەوەی نەخۆشی شێرپەنجە. کردنەوەی ئەو سنتەرە پێشتر ئەو سنتەرە بەشێک بوو لە نەخۆشخانەی لە دایکبوون و منداڵان پشکنینی ئافرەت دەکرا بە شێوەیەکی ئاسایی بەس پێک هاتبوو لە چەند ئافرەتێکی پسپۆری لێڕاهاتوو لە نشتەرگەری گشتی و نشتەرگەری مەمک پاشان بە هاوکاری فەرمانگەی تەندروستی و سندوقی کۆمەکی شێرپەنجە بڕیار دەکە ببرێتە سنتەرێکی سربەخۆ واتە سنتەرێک بی هەموو پشکنینانەکانی مەمچی لێ بکرێتن و دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی مەمک دەتوانم پێت بڵێم لەو 2 ساڵی کە دەستمان پێکردیە ئاماری نەخۆش زیاد بووە هۆشیاری نەخۆش زیاد بووە توانیمانە تارەدەیەک هاوکاری نەخۆش بین بۆ دەستنیشانکردی نەخۆشیەکە و بۆ چارەسەری. باسی سندوقی هاوکاری شێرپەنجەت کرد ئەم سندوقە چەند ئەرکی ئێوەی با بڵین ئاسان کردووە یان چەند هاوکارتان بووە؟ سندوقی کۆمەکی شێرپەنجە یەک لەو خاڵانەیە کە زۆر هاوکار بووە واتە نەخۆش کە دەستنیشان کرا وەکو شێرپەنجە پاشوەی نشتەرگەریەکەی بۆ کرا دەنێردرێت بۆ 2 شوێن سنتەری چارەسەری کیمیا لە نەخۆشخانەی ڕزگاری نەخۆشخانەی نانەکەلی کە لە ئەو 2 شوێنە چارەسەری کیمیاوی دەدرێت بە نەخۆش. سندوقی کۆمەکی شێرپەنجە کە هاوکار بووە بە جۆرەی دابینکردنی دەرمان ئامێرەکانی پشکنین هەروە ئەو دەرمانانەی کە لێرە دەست ناکەوێتن بە تایبەتمەند بۆ ئەو نەخۆشە دابین دەکرێت. کێ پاڵپشتی ئەو سندوقاکە؟ وەزارەتی تەندروستی. باشە ئەو کەسانی کە چارەسەر وەرئەگرن بە پێی جۆری نەخۆشیەکە تێچویان چەندە لەو سنتەرە ئایا تێچووەکەی زۆرە؟ ئەکید تێچووەکەی زۆرە بەس من ئامارەی تایبەتمەندم پێ نییە لەبەرەوەی دەرمان واتەمە بەستمەوە جیاوازە لەوەی کەسێک لە دەرەوە خۆی چارەسەر وەربگریان بێتە ئەو سنتەرە تایبەت خۆی کە لە دەرەوە چارەسەری کرد ئەکید بە پارەکەی زیاترە لەوەی لە سنتەرێکی حکومی چارەسەری بکات چووکە کە چووە نەخۆشخانەی ڕزگاری یان نەخۆشخانەی نانەکەلی لە هەردووچیان بە شێوەیەکی فری واتە نەخۆش پارە نادات چارەسەر دەکرێت هەموو ئەو دەرمانە کیمیاوی کە بۆی سەرف دەکرێتن بە شێوەی خۆڕاییە نەخۆش پارە نادات. ئەماژەت بەوە کرد کە هەموو قۆناغەکانی چارەسەر لە کوردستان هەیە ئەی دەرمان هیچ گرفتێکتان هەیە لە ڕووی دەرمان جار و بار خۆی شۆرتش دەبێت لە هەموو شوێنێک ئەو شتە هەتە لە دەرەوەی وڵاتیش ئەم شتە دەبێت بەس
کە شۆرتژش بۆ بە زووترین کات دابینیان کردی ئەوش هۆکاری ئەو قەیرانەی کە لەگەر بەغدا ڕوویدا بەهۆی هۆکاری نەناردنی دەرمان و کوالیتی کۆنتترۆل تۆزێ تووشی شۆرتێج بوون بەس خۆشببختانە ئێستا ئەو دەرمانانێک کە پێویستە دابین کرا واتە هەموو دەرمانەکان هەیە بەڵێ خۆشببختانە کاتەکەمان بەرەو کۆرتایی ئەڕوا گەڕێنماییەکت ما بێت ئاماژی پێ بکەین ڕێنماییم ئەوەندەیە دەمێ ئاماژە بەوە بکەم کە هەموو ئافرەتێک پشکنینی خۆی بکە هەر ئافرەتێکی شرە چاوی گرێ بوو دڵ لە ڕاوچێنێبی کە ئەوە ئەو گرەیە شێرپەنجەیە و هەر کەسێکیش تووشی شێرپەنجە بوو چارەسەری هەیە دەستخۆشیتان لێ دەکەم و هیوای لەش ساغی بە هەموو نەخۆشەکان دەستخۆش دکتۆرە سۆزان هۆشیار قادر پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەخۆشیەکانی مەمە کاروەها بەڕێوەبەری سەمتەری نەخۆشیەکانی مەمە دەستخۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش هەر لە چوارچێوەی ئامادەکاریەکانی جەژنی ڕەمەزان هاوڵاتیان ڕویان کردوتە بازاڕەکان بە مەبەستی کڕینی جلوبەرگ و پێداویستیەکانی جەژن و بەشێکی دوکاندارانیش باس لەوە دەکەن کە هاوڵاتیان زیاتر ڕویان لە کڕینی جلوبەرگی کوردی کردووە. وەکو ئامادەکاریان جەژنا ڕەمەزانێ هاوڵاتی بە هەموو شێوەیەکی خۆ ئامادە دیکەن. به تایبەتی کڕینا جلوبەرگان و بۆ جەژنا ئەف ساڵە چەند هاوڵاتیان جلوبەرگên کوردی کڕینە. ji her du regezan û dibêjin ku cilûbergên Kurdî nîşana hebûna me ye. Ji ber ew ê çendê pêtiviya li hemû bîreveriyan li ber bikeyn. Rastî nîşana Kurdîniyê cilkê Kurdî têne çav. Bu münasebeta bu eyda, bu Nevrûza, bu seferat taban cilkê Kurdî ferqa diyalê dî. Min ev sale reya min ser cilkê Kurdî bû û min cilkê Kurdî li vêrê fasıl kirin. Her sê rojê cejnê cilkê Kurdî dêkemê eger xwe dehes kir. عیدی ام دکرن از وجیران خوام هاتنه بو عیدی می بکرن بس ایما ام کردی چه ناکن حاليا لنا وروزي ام چه دکن ای خودی ام الخود کن جارنا ولو مناسبه کردی مضبوطه ام الخود کن عیدی روجا عیدی ام الخود کن ام شخور چه دکن دکاندار جی بحث لسرچوانیا کاری فروتنا پارچه قماشی دیکن و دیار دیکن که حاضریت کمن گلک و کچ زیدتر گریدا جلوبرگین کردینش قرآن لبگشتی کار افساله لآست چاورکری نبود. تایبت اجنبی پتر خالق حجگی کردی کردند برای وجه روزی دیدن. واسه وجهات کن برخوگری بس مناسبات که مثل جشن نوروز آهنگین براستی پتر آنم قصیته. براستی مدل هر بتاع مدل کب نشین بس مدت بارو برارم بس چه قلت نگوهری نخشت نگوهری نه هر نفس قماشن جورجیتن. براستی دیرک که خالق برای خود بیلگش بیلگ پتر دفع ماشیتن شکلی. در عمر پترتين جه قينوه بنا بنطلون وقميص بوازاترها وبتر حش بس بنوروز هنا نوروز بترجعتين بس بو عيد جاجنة بيلم بترتين هذا عمر دين ما قد دارج دمين بوهد بو عيد دين دشين بما شك بو أمر وجه شكل تقول شوية دسي فرق قال لي حوزة مدرين فرقة رجال ده كده بس حوزة بيتن بنطلون سكرن أو شوية بوشة جبو آمادەکاریان جەژنێ هاوڵاتی مژیلیکردنە هەموو تشتێکینە بە تایبەتیشی جلوبەرگان وەکو نەریتەکێ جەژنان لێبگوتنا دکانداران ku karê wan yê lawaz bû di ev sala da bi taybetî jî yên cilûbergên Kurdî ku bi dîtina wan xelkê ew dilê cejnayê caran nemaye. Cegdar Cemal Kurdistan 24 Dor پرۆگرامی ئەم شەویشمان پێشکەشکردن تاوەکو سبەینێ و کۆمەڵێک بابەتی نوێدێنی لاتە بە شاد بن قاتان.